ونهمو بخيرات سرسرة وسر شعبارات هر وها خيراتنا ماموسين برز دكم كو جباشور كردستان بباجار دهوك هولك وسليماني هاتنا بو بشتاريات konferansa 121 sal vegera در خستنا روزنامه کردستان دا نرخاندنا روشا مدیا و روزنامه‌گری کرد. اون همو بخیر آتن سرسره و سرچاور آتن. بریا کوام دست به کنفرانسی بکن. خوازم جبو ریزگرتنا همو شهیدین شاپمنیا کرد دقیقی را وستن با ریزگرت. ایرو شوا کومگو konferansa me bi navê 121 salvegera derketina Rojnama Kurdistanê de nirxandina rewşa çapemenî û rojnamegeriya Kurd e heft mêvanê beriz wê pêşkêşî bikin bo we her yek di babetê cûr bi cûr da wê pêşkêşiyê xwe bikin û babetê barkêş pêşkêşiyê we bikin. Undizan medya u rojnamegeri di dîroka hemû mileta da hemû neteweya da ciyekî pir girîng digire bi taybetî roja îro da medya êdî bûye bêsînor û em her yek bi xwe bûna parçeyekî vê medyaya ku sînor jê re nîne eger em wek miletekî bindest neteweyekî bindest bêdewlet karbin îro medya baş bikarbînin bawer dikim em ê xizmetê baş bo netewa Kurd bikin. Lê ji bo baş bikaranîna medyayê divê em bi hemû dezgehên xwe ve bi hemû kadrên ku bo xebata medyayê hatine perwerdekirin bi hev re karbin pîlanê baş û xebatê baş bidin pêşiya xwe û di çarçova van pîlana da kar bikin. Vê gavê axaftinê pêşî de mamoste Doktor Megdît Sapan axaftina xwe pêşkêş bike. Axaftina mamoste Megdît Sapan li ser rewşa nûsîna mêjûyê rojnamegeriya Kurd e. Megdît Sapan mamosteyê damezrêner û mamosteyê beşê ragihandina zankoya Serhedîne nûser rojnamenûs lêkolîner e heta vê gavê 10 kitêbê wî bi Kurdî û 3 jî bi Rûsî çapbûne her wiha di navbera salên 1997 û 1999 sernûserê rojnameya Kurdistana nûî bi Rûsî bûye. Derbarê çapemeniyê da gelek meqaleyê wî jî hatine çapkirin. Her wiha dixwazim notekî dî jî bînim ziman. Heta îro me roja derketina Rojnama Kurdistanê 22 Nîsanê qebûl dikir. Li ser hişyariya mamoste Megdît Sapan o her wiha ew ku em jî iknabûn wî nivisan jî ser wê roja derketina rojnameya yekemîn hejmara rojnameya Kurdistanê 21 Nîsanê ye her wiha em vê xeletiya ku heta vê gavê hatiye em wî jî serrast bikin û bo mamoste Megdît spas dikin bo vê serrastkirina wî. Hûn carekî din bi xêratin sersera û serçavar kerem ke mamoste.
سپاس سەیدا کارسایی ڕۆژ ئەس پێشەکی دەسپاس وەقای ئیسماعیل بێشکچی کارسایی ڕۆژ و هەواڵێوات کەم کە ئەو دەردەکە بۆ مەڕەخسان بێ لە خزمەتەوە دابێن و یاد 121 ساڵە ڕۆژنامەگەریە کوردی پیرۆز بکەن. ئەس لەسەر نووسینەوەی مێژووی ڕۆژنامە نووسی قسە دەکەم. کلیمانجێ من تێر ناکە بۆ یان بە سوارانی داخلی وادارم تێر ناکە. بەڕێزان خوشک و لایەنی خۆشەویست میوانانی هێژە جەژنی ڕۆژنامەگەری کوردیتان پیرۆز بێ. مێژووی ڕۆژنامەگەری کوردی لە ڕاستیدا لە 22 نیسانی 1998 دەستی پێ نەکردیان وەک دکتۆر معروف خەزنەدار کە یەکەم کوردە ڕۆژی دەرچوونی ژمارە یەکی ڕۆژنامەی کوردستانی بە 22 نیسان دانا، ئەوەشی بە گوتارێک لە ڕۆژنامەی ئەتەئاخی لە ژمارە 22 ساڵی 1968 بڵاو کردەوە. لە هەمان کات دکتۆر کەمال فواد لە کتێبخانەی ماربورگ لە ئەڵمانیا زۆربەی ژمارەکانی ڕۆژنامەی کوردستانی دۆزیەوە و بە گوتارێک لە ژمارە یەکی گۆباری ڕووناچی لە 23 مای 1960 دەرچوو. ئەم دۆزینەوەی بۆ خوێنەرانی کورد ئاشکرا کرد و ئەویش ڕۆژی 22 نیسانی بە ڕۆژی دەرچوونی ژمارە یەکی کوردستان دیاری کردووە. دواتر هەر دکتۆر کەمال فواد خۆی تەواوی ژمارەکانی بەردەستی لە ڕۆژنامەی کوردستان لە بەرجی کتێبێک بە ناوی کوردستان یەکەمین ڕۆژنامەی کوردی لە ساڵی 1970 لە بەغدا چاپ کرد. ڕۆژنامەی کوردستان دەبوایە هەردوو هەفتەجارێک ژمارەیەکی لێ دەرچووبایە بە 4 لاپەڕ و قەبارەی 22 بە 32 یعنی یەک دۆز لە ئەیفۆن بەزمتر. نزیکەی 51 ساڵ بەسەر بڵاوکردنە یەکەم گوتاری دکتۆر معروف خەزنەدار لە ڕۆژنامەی ئەتەئاخی ڕەت بوو. نزیکەی 50 ساڵ بەسەر بڵاوکردنەوەی گوتارەکەی دکتۆر کەمال فواد لە ژمارەیەکی گۆڤاری ڕووناچی ڕەت بوو. 38 ساڵیش بەسەر کۆکردنەوە و چاپکردنەوەی لە بەرجی کتێبێک کە لەو کات 73 ساڵ بەسەر دەرچوونی ژمارە یەکەم ڕەت بوو. هەروەها ئەم ساڵیش کە یادی 121 ساڵی ڕۆژنامەی کوردستان دەکرێتەوە. نووسەر و ڕۆژنامە نووس و توێژەرانی کورد لە هەموو ئەو ماوەیەدا قەت هیچ گومانێکیان لە ڕۆژی دەرچوون نەبوو. تێڕوانین لە هەردوو دکتۆر 22 نیسان لە ڕۆژنامەگەری کوردی چەسپا و جێگیرەوە. بەڵام ئەگەر ئێمە وردبینی بۆ بکەین دەبینین 22 نیسان دەکاتە ڕۆژی هەینی کەچی لە ڕۆژی پێشەم لەسەر لاپەڕە ڕۆژنامەی کوردستان نووسایە. من ئەوم بە گوتارێک لە ڕۆژنامەی کوردستانی دوێ لە ژمارە 78 لە ڕۆژی پێشەم ڕێکەوتی 18 نیسان بڵاو کردەوە. لێرە دەردەکەوێت کە مێژووی ڕۆژنامەگەری کوردی پێویستی بە ڕێکۆڵینەوەی زیاتر هەیە، لەوەش گرنگتر پێویستی بە نووسینەوە بە شێوەیەکی جوان و زانستی هەیە. دەبینی کە 121 ساڵە یەکەم ڕۆژنامەی کوردی دەرچووە، ئینجا هێشتا ئەو مێژووە نەنووسرایەوە. بۆیە ئەگەر مێژوو نەنووسرێتەوە دیارە زۆر لایەنی ڕۆژنامەگەری کوردی هێشتا ئاشکرا نەبووە. باس لەوە هەر ناکەم کۆمەڵێک ڕۆژنامە و گۆڤار باز دەکرێن کە دەمێکە لەبیر خەڵک چوونەتەوە هیچ زانیاریەکیان لەسەری نییە. لەو کاتێ من باس لە نووسینەوەی مێژووی ڕۆژنامەگەری کوردی دەکەم، مەبەستم ئەوە نییە کە هیچ کار لەسەر ڕۆژنامە و گۆڤارەکانی کوردی نەکراین، بەڵکو لێرە و لەوێ بە هیمەتی تاکە کەسی باس لە هەندێک ڕۆژنامە و گۆڤارکرایە. بەڵام ئەو باسانە بە بەرنامە و پلانێکی باش و بۆ نووسینەوەی تەواوی مێژووی ڕۆژنامەگەری کوردی نەبووە. هەر بۆ نمونە من لە نامەی دکتۆراکەم بەشێکم نووسیە، دکتۆر ئەکرەم ئەنێن هێژە لە نامەی دکتۆراکەی بەشێکی نووسیە، هەروەها کاک سەعید بەڕۆژ کاری لەسەر هەندێک ڕۆژنامەی کۆن و سەردەمی عوسمانی کردێ، دکتۆر فەرات دڵکەش هەندێکی نووسێ، نەوشێرا مستەفا هەندێکی نووسێ، دکتۆر کەمال مەزهەر هەندێکی نووسێ، نەوزاد عەلی کاری لەسەر چاپکردنەوەی بڵاوکراوەکانی یەکێتی لە شاخ کردێت، جەمال خەزنەدار بەشێکی زۆری لە ڕۆژنامە و گۆڤارەکانی کوردی لە کتێبێک باز کردێ، دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر لەسەر ڕۆژنامەکانی سەردەمی شێخ مەحموود کاری کردیە. هەتا دوای هەموو ئەو کارانە و زۆری دیکەش کە لێرە باس نەکراین نەنووسراین بۆ ئەوەی کویان بکەینەوە لە چەند بەرگێک چاپیان بکەین و ناوی مێژووی ڕۆژنامەگەری کوردیان لەسەر بنووسین. هەموو ئەو کارانی لەسەرەوە کاری تاکە کەسی بووین بە ئیمکانیاتی کەم نووسراین و ناسنەخانەی ئەو مێژووە کە ئێمە مەبەستمانە بینووسینەوە. ئەم دابڕانە یان دابەشبوونەی بە کێشانی یەکەم سوور لە شەڕی چاودێران لە ساڵی 1514 دەستی پێکرد و دواتریش پاش جەنگی جیهانی یەکەم بۆ جاری دوم وڵاتی کوردان لە نێوان 4 وڵات دابەش کرایەوە، کاریگەری خۆی هەبووە و ئێمەی کوردی لێک دابڕان.
بۆیە هیچ سیر نییە ئێمە زۆر ئاگامان لە چالاکیەکانی فەرهەنگی و نووسینی یەکتر نییە ئەوەش بۆتە هۆ کە ئەدەبی کوردی فەرهەنگی کوردی بە دوو ئاراستە بڕوات و پێش بکەوێت هێز و تواناکان دابەش بووینە بۆیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر پێشکەوتنی فەرهەنگی کوردی کردێ و لەناو ئەوانش لەناو ڕۆژنامەگەری کوردی کردێ کەلێکێکی گرنگی فەرهەنگە ئەگەر لە ماوەی 121 ساڵ مێژوو و ڕۆژنامەگەری کوردی نەنووسایتەوە ناکرێت بڵێن تازە درەنگە و پێویست بە نووسینەوەی ناکات یان پێویست بە دەستپێکردن ناکە بەڵکو دەستپێکردن بە کارێکی لەو شێوە مەزن و پیرۆزە قەت درەنگ نییە بەڵام هەتا زووتر ئەم کارە دەست پێ بکرێ هێشتا باشترە بە تایبەتی کە دەزانین ئەوانەی زۆر باش شارەزای مێژوو ڕۆژنامەگەری کوردین یان خۆیان کاتێک لە کاتەکان ڕۆژنامەیان گۆڤاریان دەرکردێت تەمەنیان هەڵدەکشێ و لەگەڵ تااقەتی بەشداربوون لە نووسینەوەی مێژوو ڕۆژنامە کوردیان نابێت چۆن ئەم مێژووە بنووسرێتەوە لەم نووسینەم نامەوێت بەرنامە و پلانی نووسینەوەی مێژوو ڕۆژنامەگەری کوردی بۆ ئێوە بنووسم بەڵکو ئامانجی هەرە سەرەکی من لێرە سەرنج ڕاکێشانی ئێوەیە بۆ بابەتێک کە پێشتر لە دەرگای نەدرایە بەڵام لەگەڵ ئەوەش وەک دەستپێک دەکرێت لێژنەیەک دابنرێ و لەو لێژنە سەرەتایە نوێنەرانی هەر چوار پارچەی کوردستانی تێدا بێت دابنیشن و بەرنامەیەک بۆ بەستنی کۆنفرانسێک دابنێن کە تێیدا مامۆستا و کەسانی بەتوانە بانگ بکەین و بەیەکەوە بۆ ماوەی یەک یان دوو یان زیاتر ڕۆژ قسە لەسەر ئەم ئەرکە بکەن و هەر لەوێش شێوەی نووسینەوەی باز بکرێت ئاماژە بەکۆی نووسین بکرێت چونکە ناکرێت گۆڤارێک بۆ ماوەی 10 ساڵ دەرچوو بێت وە گۆڤارێک تەنیا چەشمارەیەکی لێ دەرچوو بێت هەمان قەبارە و بایەخی پێ بدرێت ئەو لیژنەیە بۆ سەرپەرشتی لە کۆنفرەنس هەڵدەبژێردرێت دەبێت ساڵی بەلای کەم 4000 یەکتر ببینن هەروەها لە کاتی پێویست دەکرێت زووتریش یەکتر ببینن هەر لە نووسینەوەی مێژوو ڕۆژنامەگەری کوردی دەبی هەموو ئەو نووسینانەی تایبەتن بە زاراوەی کرمانجی بۆ زاراوەی سۆرانی وەربگێڕدرێت هەموو ئەو نووسینانەی بە زاراوەی سۆرانیش دەنووسرێن بۆ زاراوەی کرمانجی وەربگێڕدرێت نەکەرەوە دەبێت ئێدیتۆرێک بە هەموو نووسینەکاندا بچێتەوە ڕێنووسی چاپ بکە جگەلەوە هەر بەشە و ئێدیتۆری خۆی هەبیت کە خوێنەر هەست نەکە کەس لە نووسینەوەی دەیان کەس لە نووسینەوەی بەشدارن جگە لەوانێ سەرەوە دەبیت جۆرە ئالیاتێک بدۆزرێتەوە کە چۆن ئەو مێژووە بنووسرێتەوە کە زۆرتری زانیاری بدات و درەنگ پێویست بە داڕژنەوە هەموارکردنەوەی بکاتەوە بەڕێزان نووسینەوەی مێژوو ڕۆژنامەگەری کوردی بە بڕوای من پرۆژەیەکی نیشتیمانی گەورەیە کارێکی یەکجار گرانە بەڵام مستەحیل نییە دەبی هەتا زۆر دەستی پێ بکرێ بەرنامە و پلانی بۆ دامدرێ هەروەها بوتەی بۆ دابێت لێرە و لەو کاتێ باس لە مێژوو ڕۆژنامەگەری کوردی دەکرێت بێگومان و دەستمان هەموو ئەو ڕۆژنامە و گۆڤارانەیە کە لە کوردستان و لە دەرەوەی کوردستان دەرچوین جاچ لە بەغدا یان ئیستانبول یان لە ستۆکۆلم و سیدنی دەرچوین هەروەها دەبی باس لە گۆڤار و بڵاوکراوە نهێنیەکانیش بکرێت و لاپەڕی پێویستی بۆ تەرخان بکرێت چونکە کاریگەریان لەسەر بژانەوەی کۆمەڵ هەبووە لەسەر پێشکەوتنی زمان هەبووە دەنجی حەقیان بەجەماوەردەگەیان ئەو دەنگانەی لە دەستگاکانی ڕاگەیاندنی حکوومەتەکانی ناوەندی بایەخیان پێ نەدەدرا و قەدەغە بوون من لەو کاتێ باس لە نووسینەوەی مێژوو ڕۆژنامەگەری کوردی دەکەم دیارە زیاتر مەبەستم ڕۆژنامە و گۆڤارە نەک ماڵپەڕی ئێلکترۆنی رادیۆ کوردی یان تەلەڤیزیۆن بێگومان نەک لەبەرەوەی رادیۆ و تەلەڤیزیۆن کاریگاریان لەسەر بزاری کوردی نەبووە لەسەر پێشکەوتنی فەرهەنگەوە بەڵکو زیاتر ئەوەیان دەکرێت وەک پرۆژەی سەربەخۆ بنووسرێتەوە یان دوای تەواوکردنی پرۆژەی یەکەم دەست بە پرۆژەی دووەم بە ناوی مێژوو رادیۆ و تەلەڤیزیۆنی کوردی بکرێت زۆر گرنگە لێرە باس لەوە بکرێت کە ئەو مێژووی ئێمە باسی دەکەین مەبەستمان زیاتر تا ساڵی 1990 دێتن چونکە دوای ڕاپەڕن لە باشووری کوردستان لەلایەک هەزاران ڕۆژنامە و گۆڤار دەرچوو لەلایەکی دیکەش ناکرێت ئۆبجێکتیڤانە لەسەریان بنووسرێت باوەڕ ناکرێت نووسینەوەی مێژووی ڕۆژنامەگەری کوردی تەنیا بە یەک چاپ هەموو ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەکان بکرێتە خۆی و باسییان بکرێت لەوانەیە هەندێک لەبیر بکرێن هەندێکی دیکە ژمارەکانی وەگیر نەکەون بەڵام بۆ چاپی دووەم و هەموارکردنەوەی پاش بۆ نمونە 5 یان 10 ساڵ لەو بڕوادام تێبینی کەم و کوردەکان نامێنێن و کتێبێکی زۆر باش دەبێت و کورد بۆ ماوەی 100 ساڵ دەتانی شانازی پێوە بکە هەروەها دەبێت ئەوەش بنووسین بەو جۆرە کارێکی گران لە کۆڵنەوەی داهاتوو دەکەینەوە دەبینە خاوەن مێژووی ڕۆژنامەگەری کوردی کە هەموو ئەو ڕۆژنامە و گۆڤاران لەخۆ بگرێت کە کورد چ لە ناوە یان لە دەرەوەی کوردستان دەری کردیان بۆ ئەنجامدانی ئەم پرۆژە گەورەیە جارێگرانە باس لە تێچووی بکرێت
بەڵام ئەگەر وەک پرۆژە بدرێتە حکوومەتی هەرێم یان چەند بازرگانێکی خەمخۆری کورد لەو بڕواایەدا بەدەنگمان بێنەوە و یارمەتیمان بدەن بۆ نووسینی دەکرێت لێک کات بە هەردوو گزاراوە سۆرانی کرمانجی بە بەرزێکی زۆر جوان چاپ بکرێت و بە هەموو نووسینێکیش پاداشت بە نووسەرەکەی بدرێت. دەمێکە بیرۆکەی نووسینەوەی مێژوو ڕۆژنامەگەری کوردم لەمێشێک بوو لێرە جوانتر و باشترم نەدۆزیەوە بۆ ئێوە باسی لێوە بکەم بۆ خوێنەران ئەم بیرۆکەی خۆم ئاشکرا بکەم. زۆر سپاسان دەکەمەوە هەموو ئەو بیرۆکانە وکام دەخوات بۆ بێژم ئەگە هەر پرسیارەکەی هەبی دوایە مناقەشە بکەین. گەلە سپاس دکتۆر ماهی ساپان سپاس دەکەم بۆ پێشکەشیاوی. نزانم هەرادە ئەوەی باری گران هەرحاڵ سەر ملێ مەبە چاوە باری گران 25 ساڵی ڕۆژنامەگەریە کورد و باکووری کوردستانێ و تایبەتی دەما عوسمانی دناوان 25 ساڵادا نە ڕۆژنامە و کۆڤاری کوردستانی هاتنە چاپکردن دەبێ ئەس باسەوان بکەم لێ نزانم 15-20 دقیقە چاوە باسەوان بکەم پڕ بە کورتایی از هن نوتی گرینگ درباره وان روزنامه و کوباره دا بینم بیراوه به هوایی امی اخابتنا خو پیشکش بکن یکمین روزنامه یا کل باکوری کردستانی هر وها حتی ایرو او روزنامه وک روزنامه یکمین کرد تقبل کرن روزنامه کردستانی یکمین هجماراوی 1800 98 یعنی 21 نیسان 1898 هاتیه چاپ کردن و بلاب کردن. ام کارن درباره کردستانی دا چند پرسا چکو بپرسن و هر وها برسواوانجی بدن. دسر برگه پیشین هجمارا یکی هاتیه لیکرین که روزنامه کردستان د 15 روژا جارێکی تێتە نویساندن جەریدەیە کوردیە خودی و نویسکاری ڕۆژنامەی باشەزادە میقداد میدحات بەدرخان هەر هەژمارێکی کوردستانê çar û pera pêkhatiye û zimanê wê weşanê bi kurdî osmanî bûye. Di sê hejmarên pêşînê rojnameya Kurdistanê de hemû nivîs bi tîpê erebî û xwerû kurdî hatine nivîsandin. Ji hejmara çara û pêve hin nivîs bi zimanê osmanî jî di nav rûperên wê de hatine nivîsandin û belavkirin. Hejmarên 8, 9, 11, 15 û 16 dîsa tenê bi kurdî hatine nivîsîn û ji wê pêve jî bi kurdî û tirkî hatine nivîsandin. Hejmara Rojnama Kurdistan çima li İstanbolê na li Misrê dest bi weşanê kir. Neku bi dilê xwe Miqdad Midhat Bedirxan li Misrê dest bi weşana Rojnameya Kurdistanê kir. Li İstanbolê hewldana wî çêbû, serdana wî çêbû ji bo saziyê fermîda ku Rojnama Kurdistan li İstanbolê derbikeve lê mixabin rêvebirê Osmaniyê wê demê derxistina rojnameyekî wisa red bikin, nayênin, naxwazin. Ji ber wê yekê Miqdad Midhat Bedirxan mecbûr ma ku navenda duyemîna rewşenbîrê Osmanî û Kurdê wê demê ku Misir bû, ji ber çi Misir bû? Misir dibin hukma Brîtanyayê da bû wê demê. Ew rewşenbîrê ku li İstanbolê şertê jiyanê xebatê ji wan re nedima berê xwe didan Misrê û Miqdad Midhat Bedirxan zê ji van şaxseta yek bû ku şertê xebata wî li İstanbolê nehiştin ji ber wê yekê Rojnama Kurdistanê li Misrê Qahîreya Misrê dest bi weşanê kir. Bêguman tenê li Misrê nema. Rojnama Kurdistan li Misrê dest bi weşanê kir, 5 hejmarê pêşî derketin. Zixtê desthilatdariya Osmanî dest pê kirin. Mecbûr ma ku Rojnama Kurdistan ji Misrê navenda xwe bibe Swîsrê. Her wiha hejmar li Swîsrê demekî xebat kir, paşî cardin hat Misrê, cardin çû Londonê. Bi vê awayê weka rojnameyekî koçber
جبر زخت و روشاوی دمی گلک ناون بهارتن ده انجام به کوشبری دا روزنامه کردستان لسر هر 31 هجمار هاتنه چاپ کرن هجمارا داویا روزنامه کردستان 14 نیسانا 1902 هاتیه چاپ کرن ام برا جارکی دن سپاس جبو محمد امین بوزاسان محمد محمد امین بوزاسان دکن که روزنامه کردستانی به تیپ لاتینی و ورگرم نویسی عثمانی ویدمه ترکیه ایرو آماده کرد و چاپ کرد ام جوی استفاده دکن روزنامه کردستانی سربرگوی نوتکی دن هاتو لیکن دبیجه که ام هر هجمار 2000 لب بو کردستانی لی دکن بی پره لسروی 2000 هنک گنگشیز یعنی هنک دبیجن دو سده بغلطی 2000 لیکن لیچی دبه بلابه به داکو روزنامه کردستانی دناو گلی کرده بی بلاب کرن او آگاداری هاتیه داین کو کردستانی و بی پره بی بلاب کرن داکو بگیجه خواندوان کرد خواندوان کرد روزنامه کردستانی چوا پیشوازی کردن خوازم نمونه کی جوی بدم لولا روزنامه کردستانی ناف گلد ناف بلاب سیخوری عثمانی ویدنه جبو که روزنامه نه بلاب جبو که روزنامه نه مالا کی دستی کی را بلیتا مانا دگرتر و زخت siyasi و işkence vaade kirin o tehdit vaade kirin da ku rojname ne yapandın o ne yapelak kirin. Jiyek pandavana ku name ya giyiş ya rojnama Kurdistan'ı o name hatiye belak kirin. Bivi avayın derketine rojnama Kurdistan'ı peşvazi kiriye. Nuha Kurdistan da bin desti ez hali me Kurda dinerim o bişev o roş xemgin dibin. بتوی کوپرانیا کردم مرچاپ و خودی هنرن جبرچه هموجی زانن و جبرچه هموج زانین و پیشکاری دورن جبرچه کرد جپروردهی خواندن و نویسان محرومن اوان فکران از خستم ناو اندیشه خمگین بوم و ازیت کشم لشکر جخواده را کو نوها روزنامه یا کردستان هیا اوجبو خدمت ملت کرد بخبته. در انجام دا به کورتای مبازی باسوان روزنامه و کووارا بکم. او روزنامه کردستان درخستنا جفکر و رامان اروپایی و تفگر نتویی آگادار بود. بوان خباتا مفهوم پاراستنا ولات خواه و هشیاریه که نتویی لسر دنگاه کلتوری دناو ملت کرد پیدا کرده و بخواجی بونه پیشنگ سرکه هشیاریا نتویی ملت کرد. بو کردستان او کس کورتایی روزنامه دویمین جار اوجی جالی بدرخانیا و هاتیه درخستن روزنامه امیده. امید روزنامه کی بالکشه اوجی لمصر هاتیه وشاندن 15 روزا جارکی امید هاتیه وشاندن لسر برگوی دنرسینه کو روزنامه 15 روزا جارکی تی چاپ کرن لیم نزانم که روزنامه امید لسر هر چند هجماراتine چاپ کرن یک هجمارکی لبردست مهیه او هجمارا دویمینه لسر بش لوگوی وی سمبولا ماسونا هیه سر بش لوگوی روزنامه امید سمبولا ماسونا هیه و دی روزنامه امید محمد صالح بدرخان اوجی وی دمی لمصر بویه درکتنا هجمارا دیروکا درکتنا هجمارا دویمین و یا هجمارا 24 مینا روزنامه کردستانی راستی هفته دیروکا وشاندن هجمارا دویمینا اومده مگو دیروکا هجمارا 24 کردستانی تی سره لبلی اف هجمارا روزنامه کردستانی لندن یا اومده جه لمصر هاتیه چاپ کرن
aliyekî girîngî rojnameya Umîdê ji ev e ku di beşê Kunyeyê de ji alî jor ve çawa ku me got sembola masona, wêneyê masona heye. Ev jî dide diyarkirin ku çawa ku têkiliya Mehmed Salih Bedirxan bi mixalifin istibdadê re hebû, her wiha bi teşkîlata masonan re jî hebûye û belkî jî bi piştgiriya wan ev rojname hatiye çapkirin. Mehmed Salih Bedirxan bi navê cur bi cur di rojnameyê de nivîsandine, bi navê Ebûlberekat bi ihtimalekî mezin ew Ebûlberekat navê Mehmed Salih Bedirxan bixwe ye. Rojnameya Umîd jî wekî ya Kurdistanê di xêzekî gelparêz ya Osmanî de li dijî istibdada Abdulhamîd Weşanê kiriye, xêz û polîtîkaya weşana xwe bi van gotina aniye ziman. Rojnameya Umîd bi xizmeta memleket û milletê de ye û derdê milletê tîne ziman. Ji ber ku yek hejmara wî berdestê me ye, di vê hejmarê de jî weka Rojnama Kurdistan nivîsê balkêşene, di van nivîsa de, naveroka nivîsa de muxalefetekî dijwar bo istibdada, desthilatdariya, dîktatoriya Abdulhamîd tê kirin û ji ber vê yekê nivîsê balkêş di vê hejmarê de hene, hemû jî naveroka wan muxalefetkirina li hemberî istibdada Abdulhamîd e. Rojnameya sêyemîn Rojnameya Taawun û Terakkiya Kurd e. Em dikarin rojname û kovarê ku vê demê hatine çapkirin li ser du beşa ve parve bikin. A yekemîn rojnameyê ku bi serpereştiya hin şexsiyet û rewşenbîrê Kurd ve hatine çapkirin û belavkirin. Rojnameyê ku bi ser navê komele û rêxistinê wê demê hatine weşandin. Rojnameya Taawun û Terakkiya Kurd jî yek ji van rojnameya ku li ser komela Taawun û Terakkiya Kurd hatiye belavkirin, yani organa Komela Taawun û Terakkiya Kurd e. Komela Taawun û Terakkiya Kurd sala 1908 hatibû damezrandin bi serokatiya Seyyid Abdulkadir her wiha serokê duyemîn Mehmed Emin Ali Bedirxan. Hejmara yekemîna rojnameyê di pêncê kanûna pêşîna 1908 hatiye çapkirin. Tevfîqê Silêmanî yani Pîremîr di navê xwe meşhûr Pîremîr xwedî îmtiyaz müdür mesûl û nivîskarê vê rojnameyê ye. Li ser belgê pêşîn di kunya rojnameyê de hatiye nivîsandin ku ev rojname wasiteya belavkirina fikrê cemiyetê ye, rojnameyekî dînî, ilmî, siyasî, edebî û îçtimaî ye. Niha wê heftê carekî bêter neşr kirin. Rûpelên me wê daîmî ji erbabê qelem û fikrên Kurd re vekirî be dibêje. Rojnameya Taawun û Terakkiya Kurd û xebata Cemiyeta Taawun û Terakkiya Kurd bala desthilatdariya İttihat û Terekkî dişîne. Piştî meşrûtiyeta duyemîn hate îlan kirin û zanin desthilatdariya siyasî kete berdestî İttihat û Terekkî. İttihat û Terekkî ji xebata Komela Taawun û Terekkî û ji her wiha ji derketina rojnama Taawun û Terakkiya Kurd gelek aciz e. Ji ber vê yekê roj bi roj zixtê xwe yên li ser rojnameyê zêde dikin. Mixabin rojnama Taawun û Terekkî piştî ne hejmara weşana xwe mecbûr dimîne bide rawestandin. Her wiha xebatê komelê jî peyderpey sis dibin ji ber zixtên ku li ser wan hene zixtê siyasî û emnî ne. Rojnameya Taawun û Terakkiya Kurd bû pêngavekî girîng di dîrok û xeta çapemeniya Kurd a. Çima pêngavekî girîng e? Dema ku em naveroka û temaya herî berçava Rojnameya Taawun û Terakkiya Kurdan binêrin, her wekî ku di bernameya û naveroka nivîsan de hatiye diyarkirin,
daxwaza xwendin û perwerdeya bi zimanê Kurdî, rakirina dijminî û îxtilafê nav civata Kurd û yekgirtina miletê Kurd di temaya hemû nivîsên rojnameyê de hatine diyarkirin û hatine tespîtkirin. Baş e, rojnameya Taawun û Terakî bêguman di demekî Kurd te analîzkirina an jî ragihandina nivîsê di nav rojnameyê de naveroka wan gelek zahmet e. Lê wek encam ser rojnama Taawun û Terakîya Kurd û ser Komela Taawun û Terakîya Kurd çi gotin, ez dixwazim fikrê çend nivîskar û lêkolînera bo we bêjim. Di derbarê vê mijarê de Bozasan, Mehmed Emîn Bozasan dibêje siyaseta wê komelê li ser du bingehan hatiye avakirin. Yek ji wan bingehan di nav çarçova meşrûtiyet û azadiyê da yekîtiya dewleta Osmanî bûye, yek jî azadiya Kurd û Kurdistanê bûye di nav sînorên wê dewletê de. Doktor Mehmed Şükrî Hanîoğlu dîrokzanin û lêkolînerekî Tirkiye ew dibêje ku li derdora Cemiyeta Taawun û Terakîya Kurda tevgerekî neteweyî dest pê kiribû. Her wiha nivîskarê Tirk Bilal Şimşêr jî dibêje di rêznameyê de her çiqas ji aliyekî ve nasnameya Osmanîtiyê hatibe destnîşankirin jî ji aliyê din ve jî cudaxwazî kirine û nasnameya Kurdîtî derxistine pêş vê rojnameyê û xebata komelê. Tarık Ziya Tunay dibêje ew komelên Kurdên ku di dema meşrûtiyeta duyemîn de hatine damezrandin, maqseda wan ne ew bû ku ji welatê Osmanî cuda bin, yanî ne cudaxwaz bin. Ev nirxandinê li ser vê rojnameyê ne. Rojnameya çaremîn, Rojnameya Şerq û Kurdistanê ye. Rojnameya Şerq û Kurdistanê heta îro wek rêxistinekî em nizanin. Rojnameya Şerq û Kurdistan bi rêxistinekî ve girêdayî nehatiye çapkirin. Ew jî di sala 1908 dest bi weşanê digire. Dema ku em tarîxa neşirkirina Rojnameya Taawun û Terakîya Kurda û derçûna Rojnameya Şerq û Kurdistan bilin berhev, em dibînin ku ev her du rojname li du hev hatine neşirkirin. Yekemîn hejmara Şerq û Kurdistanê 20 mijdara sala 1908 ya Rojnameya Taawun û Terakîya Kurdazê pênc kanûnê sala 1908 çapkirin. Newxwe em wisa dibînin ku ev her du rojname du hev hatine çapkirin. Lê Rojnameya Taawun û Terakî bi girêdayê Komela Taawun û Terakîya Kurd hatiye çapkirin. Rojnameya Şerq û Kurdistanê jî di pêşengiya sê rewşenbîra da hatiye çapkirin ku ji van rewşenbîra sernivîskarê rojnameyê Bedriyê Malatyayê baş tê zanîn ku bi parastina fikrê xwe Osmanîtiyê wî çareseriya problemê wê demê neteweyê din di nav yekîtiya Osmaniyê de diparastin. Lê di doyê din em dibînin ku ji Bosna Hersekê ne polîtika weşandina Rojnameya Şerq û Kurdistanê li ser parastina İttihadê Osmanî bû. Lewra di Şerq û Kurdistan da fikriyata Osmanî parêzî serdest bûye û dewra desthilatdariya Abdulhamîdê Duyemîn bi navê îstibdadê hatiye binavkirin. Ragihandina rêveberiya meşrûtiyetê 1908 bi kêfxweşî hatiye pêşwazî kirin û di naveroka hin nivîsên çapkirî de bextewariya li hemberî ragihandina meşrûtiyet û pêkhatina îdareya nû hatiye diyar kirin. Yek ji nivîskarê rojnameyê meşhûr Saîd Kurdî bi xwe bûye û her wiha daxwaza wiya bo damezrandina mektebên Kurdî û unîversiteyekî Kurdî di rojnameyê de ji nû ve hatiye belavkirin û Rojnameya Şerq û Kurdistanê bi awakî vekirî û eşkere piştgiriya ev daxwazên Saîdê Kurdî kirine. Heta vê gavê em nizanin rojname bi xwe ew grup dendikekî komekî nû bû an fealiyetekî rewşenbîriya ferdî bû
belki dokumenti peşeroji ve bime nişan bedin ku ev rojname kîja çerçeveyê de hatiye çapkirin. Rojnameyekî din roj kovara rojî Kurd e. Kovara rojî Kurd û bi wî vegirêdayê hetavî Kurd bi girêdayê cemiyeta hêviya xwendekarên Kurd ve tête derkestin. Komela hêvî yani cemiyeta hêviya xwendekarê Kurd bi navê xwe din wek komela hêvî bi Kurdayê tê naskirin. Komela hêviya xwendekarê Kurd 27 Temmûza 1912 de hatiye damezrandin û piştî damezrandina komela hêvî xebata rewşenbîrî û xebata çapemeniya wan dest pê kiriye. Ev xebata çapemeniya yekemîn derxistina rojnama kovara Rojî Kurd e. Rojî Kurd di 6 Hezîrana 1913 de hatiye çapkirin. Xwedî imtiyaz û müdür mesulê wê Abdulkerim Efendî Silêmanî bûye. Li ber bergê hejmara pêşîn wêneyê serdar û navdarê Kurd Selhedînî Eyyûbî hatiye çapkirin. Xebata komela hêvî di nav civata Kurd de hiş û hişyariyekî netewî peyda kiriye ji ber vêyekê dor û berê hikûmetê bi taybetî jî tevgera İtihad û Terakî ji xebata komela hêvî û derçûna kovara Rojî Kurd gelek aciz bûn. Ji ber vê gelek zixtên hikûmetê li ser komelê û xebatkarên wê çêbûn piştî weşandina çar hejmaran çapkirina kovara Rojî Kurd hatiye rawestandin. Piştî ku kovara Rojî Kurd hat rawestandin dişûna wê da kovara hetavî hetav bi soranî mana roj e bi heman navî kovara hetavî Kurd dest bi weşanê kir. Hejmara wîya yekemîn 11 Teşrîna ewela 1329 Hicrî yani 24 Çiriya pêşîna sala 1913 hatiye çapkirin li İstanbulê ew jî hatiye çapkirin. Xwedî imtiyaz û mesul müdürê kovarê Babenzade Abdulaziz bûye. Kovar ji mehê carekî hatiye neşir kirin. Kovara Rojî Kurd, kovara hetavî Kurd, berhemê keda ciwanê Kurd ê endamê komela hêvî bû. Di hejmara sisêya da mesele û tespîtekî pir girîng ji aliyê Abdullah Cevdet ve hatiye kirin û paşê ev gengeşî dewam dike. Abdullah Cevdet di vê nivîsa ku nivîsandiye di kovara hetavî Kurd de dibêje ku ew ciwanê ku di dilê wî de di dilê wê de hezkirinekî xurt hebe û bi xurtî ji qewmê xwe hes bike divê hewldan û xebata xwe bigihîne Anadolê li vê derê li İstanbolê qetiyen bi gotin û nivîsdêkirinê tiştekî çênabe. Li ser vê nivîsa Abdullah Cevdet Mewlanzade Rifat xwedî rojnama serbestî bû bersivekî dide Abdullah Cevdet ew gengeşî berdewam dikin. Dibêje ku baş e em van ciwanê Kurd rêkin Kurdistanê li ber me bernameyekî siyasî heye ku em bidin ber wan Kurdistanê gora wî bixebite. Dibêje ji ber ku bernameyekî siyasî li ber me nîne divê em vê yekê nekin pêşiyê em Kurd bo mafê çarenûsiya xwe bernameyekî siyasî diyar bikin li ser vê bernameyê li hev bikin paşê em vê bernameyê bidin ber ciwanê Kurda li Kurdistanê em wan rêkin bila xebatê xwe bi vê awayî bikin. Bêguman berda kovara hetavî Kurd jiyana wî zêde berdewam nekir. Piştî demekî Kurd 28 Temmûza sala 1914 û zanin şerê yekemînê dünyayê dest pê kir. Hejmara dawiya hetavî Kurda ku ber destê me de heye hejmara
دهمینه پشتی کو شر دست بکر همو قادر و امبیجن خواتکاری کوواری کوملی ریکرن لشکریا مجبوری ویدمی ده انجام 4 سالن شردا قادرین کرد ویدمی گلک خسار دیتن گلکی وان هاتن کشتن به cephe şerda Kurdi bittisi yani binabe Xoyedin Halil Xeyali derbare xusarın şerri geçti da denivise ki Xoda vaha dibece deste xuydar u zordarın şerri yekemin cevherin kim peydayın xazineya meya neteveyi jime vakatane oraya kirin cepheya befra şer tene nuçeyi vane dilkovan jmere hatin ببی آوایی گلک کادرین روزنامه و کوواری که وساق یاد بکو به جفای دا اتنه کشتن و شهید کردن روزنامه کی دن کو 1908 دست به وشانه کریه روزنامه روزنامه روال شیاری دادن روزنامه سربستیه سربستی سه دقیقه ناور و که بجید روزنامه سربستی جعالی کردکی سلیمانی مولانزاده رفات و حتیه درخستن پیشی 1908 دما که دست بوشانه دکه روزنامه سربستی وکا روزنامه یکی فعالیت که انتلکتوال شخصی دست بوشانه دکه لی اوجی پشتی بویراسیو یکی آداری مولانزاده رفات تی نفکرن بو مصر روزنامه لمصر وشانه بردوام دکه پاشی چه پاریسی لپاریسی دیگه بردوام دکه سر هر 24 اجمال دروا شاپت بن داوی 1911 مولانزاده رفات به مجبوری و دیگره ناف استانبول پشتی کو و دیگره استانبول 1912 وشانه کووارا روزنامه سربستی تسکنند خصوصیت کی گرینگ روزنامه سربستی و یکمین روزنامه کردای روزنامه کو جاری کردا و هاتیه درخستن هاتیه چاپ کردن 1908 پشتی کو شر یکمین خلاص ده روزنامه سربستی به جاری وکا ارگانا جمعیت تعالیه کردستانی ته چاپ کردن مولانزاده رفات یک جندام قیاده جمعیت تعالیه کردستانی دگلوی جمعیت تعالیه کردستانی و گریدای کووارا جین و کووارا کردستان کو به سرپرشتی محمد مهری هیلا یعنی باب صلاحالدین هیلا کو مشهوره علم خوی فلسفه هات چاپ کردن از نکارم باسوانا بکرم شیاریه کی هات و سپاس دکم کرم که فرمون فرق كرد دحر في داوي جاي داوي يبقى قال لك جرى مناقشه شيء يجي يصير مناقشه في تناي مثلا ليش كرد باش امی وانا او بکن پشتی بله امی وانا بکن بو گوداریا و سپاس دکم ve gave Mamuster Adnan Yusuf Doktor Fuat Ali Mamuster Zankoya Süleymani Mijara Akhaftinawi Despeka Xwandina Akademiya Medyayî li Başûrê Kurdistanê û Zankoya Süleymani bi numune Doktor Fuat Ali Profesorê alîkar e di beşê ragihandina Zankoya Süleymani hatta nuha çar pirtûkê û gelek lêkolînê wî hatine belav kirin em carekî din xêratina wî dikin û gotinê mamoste. سپاس من وەکو برای بەڕێزم کاری دکتۆر مستەفا بێ بە داجێ سوێنی باشوور سەرکەم جازارێکی تۆ من ئەوڕۆ خۆشحاڵ بووم یعنی لێرە لە ڕێگای لە ڕێگای وەقفێ ئیسماعیل بەشکچی بە تایبەتی کاک سەعید ما دعوت کردی بۆ ئێرە
من سپاسی ئەو دەکەین وە سپاسی وەقفێ ئیسماعیل بەشتی دەکەین کە توانیمان ئەم ڕایەڵە دروستکە بە لەبەینی ڕۆشنبیرانی باشوور و لەگەڵ ڕۆشنبیرانی باکوور دووبارە سپاسی بەڕێزیان دەکەمەوە. من خۆشحاڵم بەوەی کە ئەمڕۆ لە یادی ڕۆژنامەنووسی کوردیدا بەڕاستی توانیمان لە دیسان لە باکوور ئەو پەیوەندیە لە ڕێگای ڕۆژنامەنووسی و لە ڕێگای مێژووی ڕۆژنامەنووسی و بتوانین ئەو ئاڵوگۆڕە فکریە هزریە لە نێوان ئێمە و ئێوەی بەڕێزە دروست بێت. ڕەنگە ئەمە بە ئەرکی فەرمی بە ئەرکای دەوڵەت نەکرێ، بەڵام ڕەنگە ئێمە ڕۆشنبیران بتوانین، ئێمە ئەکادیمان بتوانین بەردەوام مناسبە بدۆزینەوە بۆی بتوانین ئەم ڕایەڵە کەلتوریە کە هەمومان یەک نەتەوەینە بتوانین بە ڕێگای مناسبەی جیاوازەوە بتوانین ئەم پەیوەندیە بەستینەوە. ئەمڕۆ باس لە بابەتێکەکەین کە کاریگەری گەشەی ڕۆژنامەوانی کوردی ئێمەی گاندوتە ئێرە. ئێبێ ئێمە ئەوە بزانین کە ئێستا لێرە دانیشتوون ئەکادیمیان و ڕۆژنامەنووسان پێکەوە قسە لەسەر بابەتێک بکەین کە یادی ڕۆژنامەنووسی کوردیە. حتمما ئەم یادە بە کۆمەڵێک قۆناغا تێپەڕێ یادی ڕۆژنامەنووسی کوردی و ئێمە کە نمایەندەی باشوور ئەەکەین قسە لەسەر بابەتێک ئەەکەین کە قۆناغێکی زۆر گەشە کوردی میدیای کوردیە ئێستا. بەڵام دواتر ئەم مێژوە گەڕێتەوە بۆ باشووری کوردستان بەتایبەتی لە کاتی دەسەڵاتی شێخ مەحموودی لەمر لە حکومەتە لەدایکەکانیدا چەندی ڕۆژنامە بەڕوار دەرچوو بە دواتر مێژوەیەکی تقریبان مێژوە ڕۆژنامەنووسی مێژوەیەکی سیاسی جەمعیەتی سیاسیە. دوای ئەوە مێژوو ڕۆژنامەوانی نهێنی کوردی دەست پێەکە بەبێ مۆڵەتی دەوڵەت چەندی ڕۆژنامە لە باشوور هەبووە دەرکەوتەوە، بەڵام مۆڵەتیشی نەبووە. دواتر مێژوێکی تر دەست پێەکە مێژووی ڕۆژنامەوانی شاخ هەموو ئەحزابەکانی سیاسی خاوەنی دامەزرایی سەحافەی خۆیان بوون. دواتر مێژوێکی تر دەست پێکاتەوە مێژوێکی تازە بەڕاستی تر دێتەوە ناو کۆمەلگا کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان دامەزرا. ئەمە سەرەتایەکی گەورەیە بۆ تەقینەوە گەورەکەی کە پەیوەندی بە میدیای کوردیەوە هەیە. واتە ئیتر بەس تەنها مێژووی ڕۆژنامەوانی کوردی لە چوارچێوەی چاپەمەنیان نامێنێت، بەڵکو ئەچێتە ڕادیۆ، تەلەڤیزیۆن و تەلەڤیزیۆنی ئاسمانی و ئێستا تەکنۆلۆژیای پەیوەندیکردن و سۆشیال میدیا. بۆیە ئەم قۆناغە ئەگەر یەک شتێک لێکدانەوەکە ئەوەیە مێژووی ڕۆژنامەوانی کوردی پەیوەندی بە گەشەی ئابووری سیاسی کەلتوری کۆمەڵایەتی خودی کوردەوە هەیە، خودی میلەتی کوردەوە هەیە. سەرەکەی لە قۆناغی ئابووری ئازاد، لە قۆناغی فکری ئازاد و داهاتی ئازاد، بازاڕی ئازاد، سەرەکە میدیای ئەهلی لەدایک بوو. واتە میدیای لەدایک بوو کە لە دەرەوەی حزب، لە دەرەوەی بڵێن دەسەڵاتی سیاسی میدیای دروست بوو کە بڵێن ئەوانەی کە سەرمایەدارانی کوردیا بەشێک لەوانەی کە خاوەنی کۆمەڵێک حزبی و ڕۆشنبیری بوون بیریان لەوە کردەوە کە ڕۆژنامەی ئەهلی دامەزرێن، ڕادیۆی ئەهلی و تەلەڤیزیۆنی ئەهلی. لێرەوە ئێمە قسە لەسەر ئەوەکەی قۆناغێکی زۆر گەورەی میدیای کوردی دەستی پێ کرد. ئەگەر ئێمە ئێستا قسە لەسەر 121 ساڵی دامەزراندنی ڕۆژنامەگەری کوردی بکەین، ئەبێت لە ئێستاوە ئێمە ئێستا قسە لەسەر 20 ساڵی دامەزراندنی میدیای ئەکادیمی کوردی دەکەین. چکە لە ساڵی 1999 یەکەم پەیمانگای ئەکادیمی میدیای کوردی لە باشووری کوردستان دامەزرا. واتە ئێستا ئێمە لێرە قسە لەسەر مدەی 20 ساڵ دەکەین کە ئێستا گەشتە قۆناغێک کاریتر ئەگەر میدیای کوردی یان میدیای سیاسەکان میدیاکار بوون یان میدیاکارەکان بوون بە سیاسیان میدیای کوردی بە هەموویەوە بە تایبەتی سەحافە
کە لە دەستی ئەدیب و ڕۆشنبیران و شەعر و پەخشانووسان بووبن بەڕاستی قۆناغی گەشەی کورد لەو قۆناغای وا بووە و ئێمە بەڕاستی مێدیای کوردی سەحافەی کوردی قەرزاری ڕۆشنبیران و بۆ نمونە پیرەمێرد شاعر بۆ بەڵام لە هەمان کاتە سەرنووسەر بووە هەر ئەو سەردەمەش ئاڵگۆڕێکی گەورە لە بینی باکوور و باشوورە هەبوو لە ڕێگای جەمال بابان پیرەمێرد و ئاڵگۆڕێکی زۆر گەورە بوو لە بینی نخبەی باکوور لە بینی نخبەی باشوور بۆ بەشێکی لە ڕۆژهەڵات کە ئێمە قسەکەمان لەسەر باشوورە بۆی سەحافەی کوردی ئیتر لەسەر ئاستێکی عالەمیە بێ ئیتر هیچ کە قسەی ئەوە نەبێت ئێمە بەڕاستی مێدیای کوردی و بەتایبەتی مێدیای ئەکادیمی کوردی بیر لەوە کراوە لەسەر ئاستێکی عالەمی ئیشکا لە چوارچێوەی پەخشان و شەعر و ئەمانە بچێتە دەرێ و یەکەم دامەزراوەی ئەکادیمی کوردی لە باشووری کوردستان لە ساڵی 1999 و لە سلێمانی پەیمانگای تەکنیکی بەشی ئالامی کرد سەرەتاکەی کێشە و گرفتی زۆر دروست بووە لە بەرچکە ئێمە بەڕاستی یەک لە مشکلە هەرە گەورەکان بوونی مامۆستای پسپۆڕ بووە لەو بوارەیە و مێدیای ئەکادیمی کوردی بەڕاستی قەرزاری چەند بەڕێزێکە یەک لەوانە ئەو بەڕێز پرۆفسەر یاریدەر دکتۆر مەڵی سەبانە یەک لێرە ئەوەیە دکتۆر مۆفەق دەردەوەی بە هەماشێوە مێژوویەکە دکتۆر ئەسەلام و دکتۆر حەمەد لێر وە کۆمەڵێک سیاسی تر پشتیوانی ئەمە بوونە بەڕاستی بەڵام ئەو دوو بەڕێزان دوچار لە تاراگۆ لە هەندران بوونە بەڵام توانیان خبرە و شارەزایی خۆیان لە بواری تەخەسوسی مێدیا بێنەوە هەرێمی کوردستان و بەتایبەتی باشووری کوردستان و ئێستا ئێمە کە لێرە دانیشتوونە قەرزاری ئەو بەڕێزانەیە کە هەموو قۆناغەکانی پلەی ئەکادیمی زانستیمان بڕی لە بواری مێدیایە لە بواری ئەکادیمێتی مێدیایە قەرزاری ئەو بەڕێزانێنە بۆی ئەمە مێژوویەکە ئەسێتە ناو چوارچێوەی مێژووی ڕاگەیاندنی کوردی ئەکادیمی واتە ئێستا ئێمە لە قۆناغێکی ترای کە قۆناغەکە ئەمە بۆ حتمما ئێوە ئەزانن مێدیا جگەلەوەی کاریگەری ژینگە کۆمەڵایەتی ئابووری لەسەرا بە هەمان شێوە ئێستا مێدیا ئاراستەی ئیکۆنۆمی ئەکا ئاراستەی ڕای گشتی ئەکا ئاراستەی پەیوەندی لینکی هەیە لەگەڵ کۆمەڵناسیە لینکی هەیە لەسەر سایکۆلۆژیە بۆیە میدیا کاریگەرێکی زۆری هەیە و ئێستا خوێندکاران و قوتابیانی ئێمە لە زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر بە ئەکادیمیانە خوێنی خوانەکە زۆر بە ئەکادیمیانە دەتوان قسە لەسەر مێدیا بووە دەیان دامەزراوی مێدیایی ئەهلی و حکومی و حزبی هەیە کە ئەو دامەزراوانە ئێمە خوێندکاران و قوتابیانی ئێمە ئێستا بەڕێوەبە واتە کە دێنەوە ناو کۆمەلگا بە توانایەکی زانستی گۆشتران خاڵێکی تکە زۆر گرنگە ئەو مێژووی کە ئێستا ئێمە هەمان لەبەر ڕۆژنامەنووسی کوردی ئێستا دەیان تێزی ماستەر و دکتۆرا لەسەر ئەم مێژووە هەیە دەیان توێژنەوە هەیە کە دراسە لەسەر ئەم مێژووە ڕۆژنامەوانەی کوردی ئەکات نمونەمان زۆرە من ڕاستە تەمسیلی وەکو مامۆستای بەشی ڕاگەیانی کۆلیژ زانست مرۆڤەتەکانی زانکۆی سلێمانیمە کە بابەتێکم ئامادە کرد وەکو مێژوویەکی کورد کە لەسەر ئەم بەشەکانی بەڵام خاڵی دەستپێکەوەیە کە ئەمە هیوادارین ئەگەر مێژووی ڕۆژنامەوانی کوردی لە باکوورەوە دەست پێەکە و مێژووی ئەکادیمیەتی مێدیای کوردی لە باشوورەوە دەست پێەکە دووبارە بگەڕێتەوە ئێرەوە لێرە بتوانێت ئەم مێژوە بە زۆرێکی تر لە ڕووی ئەکادیمیەوە ئیبراز بکەن لە ڕووی ئەکادیمیەوە دەست پێکەوە ئێمە هاوکاری تەواو بین بۆ ئەم پرۆژەیە و هیوادارین بتوانین ئێمە پشتیوان بین بۆ ئەو بابەتە حتمەنیش ئەگەر نخبەی ڕۆشنبیری ئێرە نخبەی ئەکادیمی ئامادە بێت ئێمە هاوکاری تەواو بین لەو بوارە سەرەتای وەکو باسم کرد سەرەتای مێژووی ئەکادیمی میدیایی یاخود مێدیای ئەکادیمی لە باشووری کوردستانە وەکوتن لە ساڵی 1999 لەلایەن مامۆستا ڕەفیق ساڵح و چەند مامۆستایشی تری بەڕێزەوە دەستی پێکرد و دواتر لە 2000 بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی کراوە کە من وەکو کورتێکی مێژووی باسی ئەم بەشاکەم و مەنهەجەتەکەی چۆنە و ئێستا لە چارچێوەکەی بۆ هەڵمان پێم وەزارەتی خوێندنی باڵا کە وەزارەتی خوێندنی باڵا لەوێ تعلیماتەکان زۆر بۆ مشتەرەکی دێتە هەموو زانکۆکانی کوردستان بە ئاهلی و حکومیەوە بەشی ڕاگەیاندن یەکێکە لە بەشەکانی کۆلیژ زانست مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی کە لە
لە 2000 سەرەتاکەی دەستپێکی لە 2000 لە 1990 بۆ 2002 بە سەردەستی ژمارەی مامۆستا هەروەکو ئاماژە پێدا پێشتر لە دکتۆر مۆفەق ئەسعاد، دکتۆر ئەسلام بایز، دکتۆر حەمەدێ میسری. بەش ڕاگەیان بۆ ساڵی خوێنی 2000 یەکەم کۆمەڵی ئەوەی کە من خۆم یەکێک بووم لەو خوێندکارانەی یەکەم وەزبە بووم، کە ئێستا لێرە دانیشتوم یەکێکم لەو خوێندکار قوتابیانەی کە لە سەرەتای ئەم بەشە ئەکادیمیا من وەرگیران لێ و هەموو قۆناغەکانی خوێندمان بڕی وە لەگەڵ منیشان 92 خوێندکار قوتابی لەو بەشەیە دەرچواتە یەکەم وەزبەی کە لە 2004 تەخەڕوجی کرد. تا ئێستا لەم بەشە 14 خولی دەرچوون ئەنجام درراوە کە ئەم قورانە بوونەتە خاوەنی بڕوانامەی بەکالاریۆس و زیاتر لە 928 ئێمە خوێندکار دەرچووی ئەم بەشەیە لە تەخەسوسی ئیعلام، تەخەسوسی میدیا بە هەر سێ بەشەکەیەوە کە ئێستا هەمانە تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامە و شتێکی لە ئێمە پێڵێن پابلیک ریلیشن پەیوەندی گشتی کە ئەمەش زانستێکی تازەی لە بواری دامەزراوە حکومی ناحکومیەکاندا زۆر کاریگەری هەیە. لەم بەشەدا 11 بڕوانامەی دکتۆرا بەخشراوەتە بە خوێندکارانی دکتۆرا و 32 بڕوانامەی ماجستێر بەخشراوە بە خوێندکارانی ماجستێر و لە ئێستادا 11 خوێندکاری ماجستێر و 4 خوێندکاری دکتۆرا لەم بەشەدا سەرقاڵی خوێندن و نووسینی نامەی تێزی دکتۆرایان. هەروەها ئەمانە بەسەر وەکوتم ئەم بەشە سەرەتاکەی بەسەر سێ بەش بوو: تەلەڤیزیۆن، ڕۆژنامە، فۆتۆگراف دواتر کێشەی بەڕاستی نەبوونی پسپۆڕمان بۆ دروست بوو. ئێمە بە ناچاری ڕامانگرت وەخرایە سەر تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆنە زیاتر مەسەڵەن لە تەلەڤیزیۆنە بڵێن فۆتۆگرافی ڤیدیۆیی لە ئەوەشە لە ڕۆژنامەشە وێنەی ڕۆژنامەوانی ئەخوێندرێت معنی لەبەر نەبوونی پسپۆڕی تایبەت لە بوارە ئەو بەشە دابەشکرا بەسەر بەشەکانی تر و لە شوێنی ئەو وەکوتم پەیوەندی گشتی کراوە. طبعا کۆمەڵێک مەراحل بۆ دروست بووە بۆ شێوازی وەرگرتنی تەڵەبە خوێندکار قوتابی. یەکەم شێواز کە لە هەموو ئێستا بەڕێزانی لێرە دانیشتوون کە نمایندەی زانکۆی دهۆکەکەن سەرەتاکەی لە ڕێگای تاقیکردنەوە و لە ڕێگای مقابلات و چاوپێکەوتن ئەوانەوە بووە ینی سیستەمێک دروست بوو لە هەرێمی کوردستانە بەناوی پێڵە قوبوڵ خاص کە زۆر خەڵک سوودی لەمەوە ئەوانەی کە لەبەر باری سیاسی و ئەمنی ئەوانە نەیانتوانێت خوێندنتاوەکان وەکو هەموو اختصاسەکانی تر سەرەتاکەی وا بوو، سەرەتاکەی بۆ شێوە بوو کە بە پێی یاسا تەصدیق بوو. ئەمە کۆمەڵێک تەڵەبە توانیان سوود لەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرت. دواتر قۆناغی مرکزی ئێستا هەموو تەڵەبەیەک دەتوانێت ئەوەی کە پۆلی 6 تاڵەکە ڕاستەوخۆ وەکو اختصاسەکانی تر مباشر بچێتە ناو بەڵێن پڕکردنەوەی فۆرمی دوای تاوکردنی پۆلی 6 دەتوانێت لە ڕێگای سیستەمی پێرە قوبوڵی مرکزی سیستەمی ناوەندێتیەوە دەتوانێت تەڵەبە وەرگرت. شێوازێکی تر هەیە، شێوازی کلیدیتی پێ دەڵێن ئێستا ینی وەکو خەریکە بڵێن دەرسی مفەزەڵ ینی چ دەرسێک چەند مفەزەڵ بۆ نمونە ئینگلیزی ئەگەر لە هەفتای کەمتر هەبێ ناتوانێت بۆ نمونە تەقدیم بکە ینی خەریکە وردە قۆناغ بە قۆناغ ئەمە گەشەی کردووە. جگە لەوەش خوێنی ئێوارانیشمان هەبووە لە ساڵی پارۆژیەوە ئێوارانمان ئێمە هەبووە لە زانکانی تری شەباماشیەوە بووە و شتێکی تر هەیە سیستەمێکە کە هەر بۆ هەموو بەشەکانی تر ئەوەی پێم پارەڵێل ئەو پارەڵێل ئەمەش ئەتوانێت بەیانیان دەوام کە بەڵام ئەبێ لەژێ لەسەر حسابی خۆی بێت. خاڵێکی تر لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەموومان بێتەوە ینی هەم ئەمەی کە من قسەی لەسەر دەکەم وەکو مامۆستایەکی بەشی ڕاگەاندنی زانکۆی سلێمانی بە ئاماژێ لە دووهۆک و لاولێرش هەروە بووە ڕۆژنامەنووسان ئەوانەی کە سەر بە سەرنجکای ڕۆژنامەنووسان ئەوانەی کە ڕۆژنامەنووسانی کوردن ساڵانە 6 کورسیان بۆ تەرخان کرابوو. تەمام ئەمەش ڕەنگە لە 15 کەس تەقدیم کردا 6 کەس وەرەگیرا بەڵام بە فیلتەر و بۆی کە بەرهەمی زیاترە بۆی کە ئیمکاناتی زیاترە بۆی کە لە تاقیکردنەوەکانە تێپەڕی لە چاپێکردن تاوا بوو. ئەمە ئەو چانسا بووە تا 2017 تقریبا بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان هەم لە ڕووی پیشەییەوە لە دەرەوەی ئەکادیمیەت فێر بوون و دواتر لە ڕووی ئەکادیمیشەوە توانیان سوود لەم بڕیارە وەرگرن و خوێنی خۆیان تاوا کرد و هەرشە ئێستا خوێنی باڵاشی کە تاوا کردووە. لەم بەشەی ئێمە
طبعا بشكان ببي واقعي كوليجا كان رجع وراكاري بس يقول من اللي بشي لا إما سي زجل لاني يعني براكتيكي سي استوديو معني جوري هوا معناها نيزرو جوري كاميرا مونتاج كاستوديو يلا هو جوري راجعني بالكوكاري كبراسي أما شتي طازي إما لاي إما كيس صحافي عالمي يجلس أواكا كإنفستيجيتور جورناليست يعني يسا برنامجي استقصائي بيرن عربي كما اما حتى ابو اول جوش تايبت من اما ذاك الوقت اما شتي زور يعني نموذجيه ده استايم باشا بسنو مع مستوى بيجي اس معيديه مثل دعوه جو بس تسمين اختصاصاتي زياده وام باشا زغل ولا قبل شكاني هولي ودوك وأمانة بيك ومنهزي تيجي موحدة أنا وتشمزر بما بنوان بنوع لجيل تشتري دعوي إخراج نسخة عالمية للأردن دوزار كوبنو كلا من توحيد منهز كلا وثلاثة آسي عالمية إمام منهز كان من هي ولسه آسي عراقشة الهمام تقريبا منهز كان من زور لي نزيكا وأم بشر سلداني بريطانيا كدوا بسلوكاتي وكان الدكتور سابر ودات الدكتور سلام ل دوزار بڵێن حەڤەیە بۆ ئەڵمانیا و ئێستا چەندین ینی تعاونی هاوکاری ئەکادمی لە نێوان بەشەکانی بەشی ئێمە و حتمما بەشەکانی تری لەگەڵ زانکۆکانی ئەوروپایە و زانکۆ عەربیەکانە هەیە بەردەوام ئەم ئاڵوگۆڕەمانی وە حتا ئێمە لەم ئەخیرەیە خوێندکارانیشمان تەڵەبەکانیشمان بردە مەسڵ هەرسێ بەشەکەمان بردە مەسڵ و ئاڵوگۆڕێکی ئەکادمی گەورە هەیە لەسەر ئاستی وڵاتانی عەربی و بەتایبەتی مەسڵ کە ئێمە زۆر سوودمان لەوە وەرگرت. یەک دەقە ماوە؟ جگە لەمە با زۆر ئەوە نەکەین. 2004 کە لەسەر دەستی ئەم بەڕێزێکە لێرە دانیشتووە ماردی سەپان بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی ئاداب کراوە و ئێستا چەندین بڵێن تەخەڵوجی هەیە هەروەها طبعا پێشتر پەیمانگا لە پەیمانگای تەکنیکی هەولێر لە 2000 بوو دواتر لە 2004 لە 2005 پێمان بڕای لێدرا کە دواتر دکتۆر ڕەزوان دوای دکتۆر مەودی سەپان بە هەمان شێوە زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر پەیمانگای هەیە و زانکۆی دووەم میدیا ئەلێکترۆنی هەیەەوە و پەیمانگا لە پەیمانگاشە بە هەمان شێوە هەیە و حتا لە ئالیە لە زانکۆی جیهان هەیە و مەحەدێکی ئالی هەیە بریتانی کە ئەمانە بەڕاستی ئێمە ئێستا حرەکەیەکی زۆر گەورە لە بواری مێدیای ئەکادمی لە باشووری کوردستانە هەیە چکە بازار ئەوەی دەوێت ئێستا دامەزراوەکانی مێدیایی بازار ئەهلی و حزبی بەشێکی زۆری مێدیاکاران کە دەرچووی مێدیان ئەکادمیەن کە ئێمە مەفروزە ینی ئەم دەرسە گرنگانە بخوێنن کە جگەلەوەی ئینگلیزی و کۆمپیوتەر و دێبێتی ئەکادمی و زمانی عەرەبی و کوردۆلۆژی ئەمە دەرسێکی مشتەرەکە لەبین لە هەموو زانکۆکان بەڵام کۆمەڵێک دەرسی زانستی زۆر گرنگ ئەخوێنین کە مێژوو ڕاگەیاندن ئێمە خۆناغیەکە لە هەموو بەشەکان تقریبا لەمە ئەخوێندرێت زمانی ڕاگەیاندن پرینسیپەکانی ڕاگەیاندن مارکێتینگ سایکۆلۆژیا زەنگی دەرونی هەواڵ فۆتۆ مێدیای نوێ ئیتیک و یاسا مێدیای نێودەوڵەتی سیتیزن ژۆرنالیزم ئیدارەی پەیوەندی گشتی دیزاین ئەوانە مێتۆدی توێژینەوە کە ئێمە هەموو توێژینەکانمان تەوان مێتۆدی خۆی هەیە هەروەها ژانی تەلەڤیزیۆن بە هەموو اختصاسەکان بۆ ڕۆژنامەی ئەلکترۆنی سۆسیۆلۆژیا فەلسەفەی میدیا دەرهێنانی ڕۆژنامەوانی ئەمانە کۆمەڵێک ئەوەنەوە حتا لە خوێندنی باڵاشە ئێمە کۆمەڵێک ئەوەمان هەیە بڵێن منهەزمان هەیە کە لەسەر ئاستی عالەمی و ئەقلیمیە ئێمە ئیتفاقمان لەسەری کردووە و ساڵانە سەدان خوێندکار قوتابی ئەکادمی ئێمە تەخەڕوج پێکەین بۆ ناو کۆمەڵگاکەمان هیوادارین ئێمە حتما ئێمە قەرزاری ئەم ڕۆفتە مێژووی ڕۆژناوانی کوردی نەکە ئێستا لێرە دانیشتوینە و هیوادارین دووبارەیەکەینەوە ئەم پەیوەندیە بەهێز بێت لە ڕێگای یادی ڕۆژنامەنووسی کوردیە و ئێمە بتوانین ئەمجارە ئەوەی بەڕێز داواتکەین. زۆر سپاس بۆ جێگرتان. سپاس. سپاس ji bo mamoste Fuat Alî gelek me fayda dît û derbarê Üniversiteyê Silêmaniyê vê gavê vê mamoste Adnan Yusuf
مامۆسای زانکۆیە دۆکی یا پۆلیتێکنیکا دۆکی مامۆسای بەشی ڕاگەاندنیە هەتا vêgavê derbarê vê babetê de pirtûkê û gelek maqaleyê wî hatine şavkirin kerem ke بۆ پێشکەشکردنا خەفنا مامۆستا زۆر سوپاس زۆر دەنگیم نایە امریکا ساختنا به بیروری نام و سربلند بینیم که امریکا با کرد حاضرین العمل حاضرین الجرحومه که روشنبیل آمده بحثی چند بابتن گریدای روزنامه‌نگاری کردی بگیم. طبعا دکتر مقدیر بحثی میجویا روزنامه‌نگاری کردی که پاشین کانک سعیدی بحثی چند خوناقی که گرنگی روزنامه‌نگاری کردی که هر وان روزنامه در کردید پشتینگی دکتر فؤادی بحثی خوناها میدیا سردم یا پشتی سردمدان گیری و چوا میدیاکارن پروفشنال کردستان دست بکیه دیگر به چنده بابت میشه هی گیری دایی به چنده یا کوچوا دی یاسای که دانان دیدا برجامندی ها روزنامه‌بانی بیت پاراستن برجامندی ها ولاتی بیت پاراستن و برجامندی ها دست حالات جید یعنی او بیشین پیوندی ها نوبرا دست حالات نوبرا روزنامه‌بانی دا نوبرا ولاتی دا چو او پیزانی چو دیگه نه ولاتی بشکلی که زیان نگهینته ضرر نگهینته ولاتی چون گله جارانجه اگر چه سنور نبن بو آزادیا در برینه زیانت خوشی هست زیانت خو که دولت جید به یاسانه بی دستالات جید چین روزنامه‌بانی آن روزنامه بگیرن یا جی تلویزیون بگیرن بوی چنده پشتی سرهندان سال مطلوسه یاسا چاپمنیه در کفته چند یاسا که زور یا کرد بویه زور پشتی دانه بویه مافو ارکت روزنامه‌بانی دانه بویه پشتی اینگیر سالانو که هشته پارلمان کردستانه یاسا سندیکا روزنامه‌بان کردستان در یعنی دیدا چند بجین ماف بو روزنامه‌بانی در کفته بس پشتی به چنده پشتی زیدبونا سازی راگهاندن کردستانه و زیدبونا او پیشیرکارین دیجی روزنامه‌بان تنه کردن هر واسه او شاشی روزنامه‌بان جید کرده چون ورنه بحثی تنه پیشیرکارین دستالات بکن سر روزنامه‌بان هم بحثی وان شاشی روزنامه‌بان رو بکن و زیان گهین نوالاتیان بوی چنده سندیکا روزنامه‌بان کردستان سال 2007 یاسا پیشکشی پارلمان کردستان کرد او یاسا پشتی هاتیه گنگ شکل پارلمان کردستان چندین گهورینا یاسا هاتا پسند کرد پشتی نرازی بونا روزنامه‌بان کردستان که یاسا که خراب بویه نت برجوان دار روزنامه‌بان کردستان بویه یاسا که در سروک هرمین بی سردمین و سروک مسئول برزانی بویه هاتیه رد کردن زبراندن بو پارلمان کردستان و جاره کدی که داچونه که اضافه کرد و پتر مافن روزنامه‌بانی به هنه دیار کرد اول جاره کدی یاسا بی دستکاری هاتا پسند کردن و اف یاسای هرچند پشتی و 2008 جبه جبویه یاسا جمال 35 چند بجین خالن نگاتیف و پوزیتیف دارن بس بوچی یاسا یعنی بیتا پسند کردن یعنی یاسا کار روزنامه‌بانی ده هندک او کسات یاسای دارن او کسات روزنامه‌بانی دا کار کرد بجن هر هبونا یاسایی که کار روزنامه‌بانی دا قید کازده روزنامه‌بانی چون وقتی تو یاسای دانی تو سنور دانی او سنور گله جارات سر کارتکن سر آزادی روزنامه‌بانی کرد دست حالات پتر دست هیا ناف روزنامه‌نگاری ده اینجا برمی چنده هنده خالن جنین کنم ده بس بودانان یاسای کار روزنامه‌بانی بوی چنده بویه که اوی پیوندیه ناف برا دست حالات روزنامه‌بانی و
وڵاتی جی دروست بکەن کو دەسەڵات ڕێخۆش بکات پێزانین بساناهی بگەهنە وڵاتی و کارتێکردن وڵاتی هەر وەسا وڵاتیژی شاشی ڕۆژنامەوانە بگیرید کو زیانێک نەگەهینتە وڵاتیان چکو گەلێک جاراژێ ئەم بینین کو ڕۆژنامەگەریدا میدیا تایبەت یا تەلەڤیزیۆنێدا کارتێکردنی خەڵکێکی کرد ناڕەحەتیە پەیدا کرد شاشیە مەدەجارا خەبەر شاش بەڵاو کرد کارتێکردنی تایبەت دەمێشەڕان یعنی کە بژین شەڕێ دژیدا هەژدا زۆر شاشی هەڵی نەکردن دەبیا دەسەڵاتی زۆر کنترۆل هەبا سەر ڕۆژنامەوانە چکو گەلێک جارا شاشی هەڵ نەکرد بۆیە چەندێ گەلەم بین سەحکەینە هەندێک پشتی یاسا هاتیە پەسەندکردن کاچاوە هەندێک جیهان سەحکریە vê yasayê mesela Enstitûta Rojnamavaniya Şerî û Aştiyê Institute for War and Peace Reporting ev yasaya ye neya hûre ya deqîq nîne û neya zalala jî hindek cihê zalal nîne û taybet babetên girêdayî azadiya kesayetî û nerênên an jî bêjin nerîtin giştî gelek carat vê yasayê da hindek bergedwê da gotiye divê rojnamavan pêşêrkariya nerîtin giştî neke erê ev nerîtin giştî çi ne yani nehatine ronkirin nehatine zararkirin çünkü desthilat şê dibêjî her karekê rojnamavanê bike ev dijî nerîtin giştî ne nerîtin giştî li vêre çi ye ev nizanin çünkü her dadwerek her dadgehek li gor têgehişna xwe li gor berjewendiya desthilatê di evê şirovek ber wê çendê ev xale nehatine zarar kirin Rêxirawa madde 19 artikel 19 bêjî hindek babet durustî nehatine şirovekirin bît her dadberek rengekî şirove bike bû nimûne berjewendiya giştî bêjî er rojnamavanek berjewendiya giştî pêşêl bike ê berjewendiya giştî nûke çi ye li vêre ji ber vê çendê ez dênûke pêdaçûneke plus ser layenê erênî yani pozitif û layenê nerînî de wan maddet vê yasayê da li gor vê yasayê taybet li gor madde êkê birgaçayê mafê derkirina weşana bû her kesekî hatiye diyarkirin an vêre ev e xaleka pozitif e yani her kesekî Kurdistanê el başûr bû heye weşanekê derbiget yani mesela televizyon bît radyo bît cerîde bît micelle bît çi muwafaqat cihad emnî pê nebin tenê dê rojnamekê da belav diket û min li bere ez rojnamekê derbixem mavê sî rojat eger kesê e'tîraza ser vê çendê nebuye ev e xilas yani pêvî çi tiştî nake gelek dewletan vê saziyek hebît ku rojname an cihek hebît em li vêre tarke kesî hed maf heye rojname derbixî cihekî dî xaleka diya erênî tête pêş wek madde heftê berga pêncî ku rojnamevan jî wekî fermanberekî hatiye hejmartir yani her de mesela ek vêgaveyeke fermanberekî bêşînît yasaya hikûmetê da ew kes dihête zîndankirin erê pa rojnamevan ne fermanber e bes vê yasayê da heman mav daye ku heger êkî rojnamevan êşan ew siza li ser vî kesî jî hebe piştîngî xalekatî tête diyarkirin ew jî xaleka giring e bu dabînkirin û parastina mafên rojnamevanî beramber wî dezgehê lê kar kir ev çende jî birka heftêş heman madde hatiye ku dezgehên ragihandinê pêgîr ke ser dabînkirina hemî mafên rojnamevanî li gor yasayên karpêkirî û girêdana girêbesta yani vê girêbest hebît yani her dezgahekê ragihandinê çênavî bê girêbest bê girêbest karî rojnamevanî biket û ev girêbeste maf û erkên rojnamevanî têde çikû berî vê yasayê her dezgahekê ragihandinê êkra kar ket lê bê girêbest her wesa çend mafekindî bu rojnamevanî hatine dabînkirin bergin 8 û 9 û 10 da heman madde ku vê yasayê heke hat rojnamevanî çi destûriyên normal dezgehê xwe newergiribin çi îcaze newergiribin mûçî heyvekî bû tête dan
هر وسا یاسا دستگاهانجی پیگیر کرد که مزاقتی چرا سرکن روزنامه‌وانی اگر روزنامه‌وان نخوش کرد او دستگاه را گهاندنید به تیچویا نخوشیایی بده اگر سرکار روزنامه‌وانی ها بیده هنگافتن یعنی نخوشیایی بده پیدا بید خالق قدیشه هیا که روزنامه‌وان نهایت زندان کرد سر هر بابته که بید روزنامه‌وان نهایت زندان کرد دیده جزا کرد جزایی جی کیمه یعنی ملیونه که حتی 5 میلیونه یعنی ملیونه که مد بیده $800 یعنی زورنی اوجه اگه گلک بید یعنی حتی غرامه بینده لان نگدیر اتبه یاسایی دا خالا نرینی یا برچاف او گرنگ اتبه یاسایی دا که سزا بوی لانی نهات دان اگر مثلا ابشم پیزانینا بخوازم و پیزانینا ندنمن نهات دیار که بس پشتی اینگی یاسا اکادی در کردستان در کردی یاسا دست به اینا پیزانینا مخابری به او یاسا کردستان در کردیه یاسا اکاد گلگا گرنگه حتی اون که روزنامه‌وان کردستانه مفاج به یاسای نورگیدیه یعنی چنه لای وزیره که یانجی هر کسی که بجنه من پیزانین بین اگر پیزانی نداید به پیش دادگاهی بیشتر اول پیزانی نادادن بس حتی اون که چه روزنامه‌وان مفاجبه یاسایی ندید یا نشود دادگاهی بیشتر از چی فلان جی و پیزانی ندارن یعنی یاسا اکهات یا در کردن بس روشنبیری سر به یاسایی نهات یا کردن که روزنامه‌وان حتی والاتی جی مفاجبه یاسایی ورد دیسان ماده کادی یا خطر هیا ما برگن ایکو دو داد بجید دم پیرامون یاسای برانبر روزنامه‌وانی تناول کردن سندیکا دید آگدار کردن یعنی وید سندیکا روزنامه‌وان بده آگدار کردن نه کو مثلا او خطوبیا هشتا باشتر با یا جنینه که وید و کلین ده هبید جنینه که سندیکا وید و کلین ده هبید یعنی بوهیه ای گوتی بوهیه یعنی اگر نبید جی الزام نگیریه یعنی کود وید نینر سندیکای توکلینا دادگاه دا حاضر ببید یعنی یا پولیسان هر واسا شپیرابون آنجی دادگاه کردستان فیلک یعنی فیلک الویاسایی گریه روزنامه‌وان تهتا گردن نه هتا زندان کرد یعنی گردن چیه؟ 2 روزا 3 روزا همت بنچاف دیری دا بس نه هتا زندان کرد او جی بو روزنامه‌وان هنده جارا 10 روزات میند زندانه و بس نه هیده حکم کرد جارا کدی وید بده بردن ویجال ویره دادگارت مچد بیجن اوه بو پاراسنا روزنامه‌وانی اگر روزنامه‌وان در بی زندان بیده ایشاندن امید که این زندانه او جی خالقا یا سلبیه ویده هر واسه هنده خالندی نگتیف ما فين هيلي كرم نديار كنا جدار روزنامه‌وانی اگر من نوچک بلاف کرد تا او خبر دایم من ما في من هيا از دیار نکم تو تا او بس یاسای دای گوتیه ما في روزنامه‌وانی هيا دیار نکرد جداری بو بله بودادگه هيا اوی جداری دیار بکن اوه یعنی تا موافق داری تا جاره که دیجا ساندن یعنی پولیس حقی نبشته بس دادگاه حقی هی بشته الویره جاره که دی موافقی داده و جایی که موافقش تاسطین تا جاره کنی بوی چنده اف یاسایه الویر بهتر از بکرن راستی پشتی 2007 حتی نوکه و 2019 وید بهتر راز بکرن چندین جاران سلیمانی الهولیره امرویش نه که اف یاسای بهتر بجین راز بکرن بله تاس هیا اگر اف یاسای چو پارلمان کردستانه حزب سیاسی ویره دستکاری دادا بکن و اوا باشی خراب بکن یعنی بروی چنده تاس کهش لای روزنامه‌وان و هر واسه اف یاسای یعنی به دادگاه کاتایی بد هبید بو روزنامه‌وان چون که هر کیسه که روزنامه‌وانی چی دادوره که گشتی او دادوره گشتی دور یاسا یا جزادان یا عراق یا سال 69
سندریه دیگر کرد گله جاره بیشی اوه یاسای اکادی های حتی تید گهینی زور آب زحمته بجا اگر دادورک هبید دادورک تایبت بو کیشن روزنامه وانی دیگر باشد گله جاره جی موک روزنامه وان داخازش حکمتی کریه کل گروه یاسای دادگی هکار تایبت بو روزنامه وانا بیشتر درست کرد به چند من گله کردی بحثی بی بابتی کرد بس بیشیم که سازین راگهاندنی هندی زور بن بدوی یاسای نه اف یاسای جی هندی آزادی تده هبید باشتره بس آزادیا بجین یا برالله هبید او جی شاشی هم چون گل جارا جی ولاتی خوب جزای آنجی بجین نخوشیش بین آزادیا بربلاف یا روزنامه وانیش کن چون همین روزنامه وانجی هم بجین توی آستی روشنبیلی دانینه گلک دستگاه پنج راگهاندنی اجدا سرپندک لاین سیاسی به هنن گلک جارا هست کن نخوشی بالا بکن خلق به نخوش بود بوی چنده هم هست که این افیاسا بیت راز بکنن بله پتر برجواندی ها روزنامه وانا دا بیت و زور سپاس امری سپاس کنید با ما حسن دربی به گاوه عبید رشوان خواه روزنامه وانه هازه سالا روزنامه ها افرو تلویزیون دو که رادیو دنگی کردستانی 6 سالازه لروداوی کاری پلانگری کریه فرمو گو طرف پیشکش کرد روزباش راستی چند سپاس بو کاک سعیدی و وقت کاک اسماعیلی سه جاجین سپاس بو تحمل هوا صابي هواش بركو براسي قالك دريش بو بترجع ساعات كو 25 دقيقة هون رواستي بهذا يومات كان سپاس از بچند دقیقه کل و کرمان سلسل سال 1999 یکم تلویزیونا کردی یا عثمانی سرخاک کردستان هات که آوان کردن و حتی نوکه 2019 گلک بکردی کم من دابشی سه قوغن آوان کرد یا قناغا ایکی قناغا هبونا تلویزیون حزبی آنکو یکم تلویزیون سال هفته یک سال 1999 دماغ که دامزراندن یا کردستان تیوی که حدان هاشی بردوام بوده تلویزیون پارتکات دست حالات دار بوده باشور کردستانه قناغا پشتیوی جی هر ساله که پشتیوی حزب دویه یا دست حالات دار لحرم کردستانه همشی بجیم باشور کردستانه حزب ایکتیان اجتماعی کردستانه و یجی کانالایی بخواه که همان سیاست و همان ریتم و همان پیام وانا هبونه پشتوی راجی هر ایکی وانا جی آنکو پارتی و ایکتی هر گشوانا جی کانال اگلوپان وان کانال وکر او جی هنکی دور کرج سیاسته هنک برنامه ترفیهی هنک برنامه گریدای کلتوری دیرج سیاست آوا کرن اونا ایکی اگر ام بحث بگیم بگشتی خلقی کردستانه دوان چند سالن دسپیکا تلویزیون ستلایت لباشور کردستان گرینگیا و تنه هبون اوه بو حاجز اگه نفسی لگل خلقی یانجی ویجین مبخواه کنال برای برن مبخو آمیره اینان مبخو اداره ویکر مبخو رای برن زمان خواه به دیالکتین جدا حال نسر شاشه نوچه پیشکش کرن برنامه پیشکش کرن براستی قناغ تو گلگای گرینگ بود دمیجویا روزنامه گریا کردی دا اگرم بحث بکن تایبت جیل باشور کردستانه لی تشخال نگاتیف ین آنجی بجنم بحث سلبیات و خال لوازم و قناغ بکن او هویا که جبر کو پارتن دست حالات دار بون اف تلویزیون اقربت برن هرچه دشته سپیه لوالاتی سپی نشاد دا یعنی چه دشته باشه هر دل باش نشاده لی تشتی خراب جی باش نشاده آنکو تشتی رش جی سپی نشاد تماشا وانا نشاد بینریان دا اما ولی هات ایدی بینر لگوری نگوتنا من لگوری لیکولین اکادمی هاتی نکرن لنابندین خواندن هنکی سقف وان یعنی بجیم بینری وانا تیر بوجه و کم بو قناغا قدی دست بکر پشتی و ایدی قناغا تلویزیون اپوزیسیون دست بکر لحرم کردستان انسان گلک پارتین سیاسی هنه دما او پارتین اپوزیسیون هاتین وانا جی kanal بخوردانن یکم kanal دمال سلیمانی اپوزیسیونه که کیینین هاتی ادام بسنان براستی
تماما بروواجی پیام تلویزیون حزبی هرچه پشته لهرما کردستان هیا یه خراب اوانا بخرابی بحث کرد لی جبركو تلفزيون اجتماعي نين جبركو ما مستعداني بحث كلمة هرما كردستاني ياسايك هي ياسا روجنامه‌وانية يعني يا كاغذة يا تلفزيون نينا يا راديو نينا يا صيدان نينا تنيا روجنامة تنشي إجراءات تنشي تلفزيون بيجي دنيا هوي وانا جي براستي قناعك گلک خراب دست بکر هرچند خالن ویژیت باشی هبون نجبر کو که دست حالاته چواد دوگوتن اب تلفزیون ما تلفزیون هر تشت باشی نشاد دا جبر کو وانا دست حالات خود درج بکن کانال اپوزیسیونی جی ویا بگهنه دست حالاته ویا برای پارلمانی دنگام ببینن لمان وانا جی هرچه تشت خرابه پترج ایجابیاتان نشان دادن حالا اما همی دما مگوتین قناغا دویه بوج قناغا تلفزیون ستلایت لباشور کردستان این کجدای حزبان آتین ادام از راندن افدو قناغا جی درواز بون قناغا سیه هدی هات او جی پشتی پیتویا بازاری پیتویا تماشاوانان پیتویا تکنولوژیا هدی ولی هات تکنولوژیا آمیلینی هات نپیش تلفزیون قناغا سیه دست بگیر قناغا هبونا تلفزیون اکادمی یا جی اهلی یا جی بلایم بجا هنجاران ناوین سر بخواد دادن اوجه 2010 دست بگیر لباشور کردستانه حتی 2014 سه کانال بلایم این سیاسی گرنوچت داهن ما بس ما هم کانال دیجی جواکی هبونه و قناغه داجی قناغه کار جرأت ویرک براستیت کو تلفزیون اپوزیسیونه معارضه و تلفزیون دست حالات بحث نکرین اوی قناغه هاتن دست بکرن یعنی چوا هر دو آلین راضی و ناراضی اپوزیسیون و دست حالات اینان ایک منبر و که نکرد دی بید و برنامه و هر را مناقشه سرد کرن جوایی که کو دبیجن ام کانال بلایم به هن جاران جی اب بلایمی طبعا باشور کردستان حتی نانش کانال بلایم و جی سر بخوانین هر هن کسن دنام پارتین سیاسی دا پشتوانی آوانا دیکن لی هر چا بیدن قناغه که نیجی لباشور کردستان مرشد بشید جه 2010 دست بکر دماغوار تلفزیون اهلی هاتنه دگورخوانا روزنامه‌وانی کردی دا و گلک خالن ایجابی و سلبی جی هبونه حتی آنها جی همی کرد هر چهار پارچه کردستان جاوره هم دیگه این راستی که کانال که اجتماعی نه حزبي نه معارضه نه يعني شخص دنا حزبه كذا كساتيك سياسي دنا حزبه كذا بشتواني هاي بكتن داكو خالن لواس انها هوا وما بيغول تلویزیون من سروان کانالان هی کانال گیری اجتماعی بیدن کو د پانل پشت یمن دا کاکروان د بحث پیوستی هبونا کانال گیری اجتماعی کردن او د درجه‌ای بحث بگردن ل بکرتو کرمانجی او سیقوناقین تلفزیون فضایی ستلایت لباشور کردستان وسط است بگیرن مدونه حتی 2019 آنها جی اگر مروف خدانه دولت نبیدن خدان یاسای نبی دستورک نبیدن بدون اگر تلفزیون اجیده هبیدن هر دفعی آوی برای چیز یعنی ملوف شنازیه به این کانال کردی دیگه نها جبر کو براستی گهشتنا آستا BBC هنجاران CNN هنجاران فوکس نیوز بخود ویدیو توانا وردگیرن دیگه نجیده اخواه یعنی تلفزیون کردی دوی قناغ پشتی 2010 دا گهشتینا قناغه که که تلفزیون هرید نابودن لسر آست جهانه هنجاران ویدیو هنجاران زانیاریان جوان کانالان ورگیرن و گرک جاران جی دا آلدی در درجی گهشتینا مستوایی که آسته که براستی آسته که خراب نینه یه باشد دوان کانال اهلیه دا لی تیبینی جیل سر همه گلهی سر همه دبیتن هر نوع اگرم درگه مناقشه سر هر کاناله که جوان اول بکن دبیتن همشن روزه که سر باخر بین خالن لاواس خالن باشن وانا بحث بکن لی وان تلفزیون پشتی سال 2010 جی دماهاتین هنه که باشتر هاتن صاحبا هاتن گوره پانه دا یک جوان خالن دکتر فؤادی بحث کرد
او بویا کو خلق اکادمی یعنی د یونیورسیتی یا د زاینگه هم و خلق هاتا پرونده کردن سرهن پرنسیب هم روزنامه افغانیه تایبه دوال تلویزیون دا جواب با ام کرد حدا میکن گلک فقیرین گلک هجارین د بیاو کسیم بسپورن واره واگهاندن دا بیرامنا سال 2009 من هفیوینه که دیگه الماموسه که بسپوری زانکویه کر یه مدیایی کر گود آنها سر اصل جهان گود ام هر کسیم یعنی گود ما بسپور دواره میدیای دا دواره تلویزیون دا گود ما دکتورا هی سال 2009 همه هر کس گود اوید گود است دزانم سر اصل جهانه و هر چهار پارچه ما هنه گود دکتورا والگل یعنی بکاریوس بشرا ماستر بشرا دکتورا دواره تلویزیون دا جبکو هم کرد اتفاقیدن تجارن دواره میدیای دا لی پیوستی یا حزبان جی به هبو یا خلکی جی به هبونا تلویزیونان هبو لوان دما دست بکری سالان دونه بلاوازی دست بکر هرچند گره گرن جی بو قرآن رو گرن بو لی پروفشنالی به عالی نبو و قناقا دید داجی و کمه گردی یا اپوزیسیونه لی قناقا هری گرن قناقا اهلی بونا وان تلویزیون بدر سود یعنی استفاده مفا ج کسیم بسپور وگرد حتی نهاجی بالانسوان راسته یا باشه پیاموان هنجاران اجتماعیه نتویه سر اصلی هر چهار پارچه جی لی خلکی پریگازنده و خالن سربیجی سلمان تلویزیون هیا من اوید از دیتر درش بکم جواب باید زانم هشتا دو هفکار مجیمانه اونا جی 10 دقیقان چالی سری و دیگه نهش بیدارین وقت حمل نامه کرد بیتن و پیشتر اگر هر بسیار کو تیبینیه کرد بیتن دیم پرلا مناقشه کنیم گلک سپاس بو آماده بودن و سپاس بو گهداری و گلک سپاس سپاس شما عبید رشاوی ویگاوی ماموس دکتر اکرمونن bu nasılken kurdeme çay deri kamaziye. Deri ka çay maziye. Mamosta ekrem doktora xo nivevi dama Sovyeti kiriye nivevi dama Rusya nukriye. Dediniz an lekolilerin viskare dupitukevi u gerek makalevi çapune Ser medya kurdi gerek raport amede kirine o her oha la artık bir dersi rojnamegeri dan. Kremke. أريد أسألك سؤالي وقع الإنسان بشيء كان هذا واحد كان سعيد في البروسيس تعب جيش كل جبوك على الكونفرنس كل عمله الواس باسي حمو ميواني عزيز الدوستات كنت وقت خدا خطان وقت المقولات ازی بخوازم اولا بیتر سر آلیه تاریخی باسی که پیدی ازی بخوازم هیچی سر آلیه تئوریک و پراکتیک روزنامه‌نگاری کردی یعنی تنک چیزی که آنی هنده دچیل سرکتی دچیل کی لازم بکن از اینک بحثای من واضح اینک بحثا فاکتا که کنکریت نکه بس اوله بیش به کورتی اگر از بیشم یعنی مدیا توایی مدیا ازی بخوازم آبو کنی ازی بخوازم سر رولا مدیا رولا تلویزیون رادیو و مدیا سوسیال آدیتا جواب ده از این بحث کنیم دما مرل بحثا مدیا بگه راستی مدیا قانون یونیورسال یعنی همون دنیا سه قناغه ویه قناغه اولی قناغه مدیا پارتیتی قناغه دودا مدیا پروفیسیونال قناغه سوسیا مدیا کمرسیال تجاری راستی ایرو لجیهان تقریبا بدری ولاتان فرمی سری نو بپن دید مرحله مدیا کمرسیال تجاری دنه بیامن مدیا کردی پر حیف حتی نهاجی جو قناغه مدیا پارتیتی در باس قناغه پروفیسیونال نبوده هر چو قاد بشارت یک گاده بر مدیا پروفیسیونال ده هیجی لی امریکایی ام بحثات هوایی دیگر مدیا کردی حیان نهاجی مدیا که پارتیتی و از حسین اویانه که معنی که گردک مزنیس بگو من اخته هم بیاد به او نه معنی که پارتی سیاسی یا مدیا پارتیتی روله که ارینی ندیست بالعکس افتشتی نوع برسه نهیج خیره مدیا پارتیتی بوده لی پر حیف قانونی طبیعت شاوهان قانونی روزنامه‌نگاریش یعنی دمته مدیا پارتیتی کاری که پوستی دریزه دمته جی مدیا پارتیتی مدیا درباس مدیا پروفیسیونال رو به فرند کرد. ابتکار بیرو کل حیات رجا که بیرو شده.
هەگەر ئەم لێ بدێڕن برادرە بەحس کرد یعنی هەنێک بەحسا وەختێ تەلەڤیزیۆنە کوردی بدێڕە تەلەڤیزیۆنە کوردی یعنی ئەو ژانر ئان جوورەیە تەلەڤیزیۆنە یونیڤەرسال جیهانی هەیە tu bê nêr li gel vekarê wek sîstem heye rastî de lê tu dema lê dikole tu dema lê dikole misal ev lêkolînek hep biçûk e lêkolînek hindûrê lê hefta de ye lê zehmet yani ev wextê bê du hefta de tu bê fehmeke xeber yani xeberê didin em bêjin intervîyo dikin em bêjin röportajê dikin çünkü şabê hesibînin û li ser esadê proje xedabê ki gelo vanan çi xwastî li gor şeklê ku xelkê îzah dikin tekniğinin an tekniğinin. Demat üret diye eğer misal mesela henek beter televizyonda başvuruyor Kürdistan'ı devleti televizyonu Kürdi hatta şey Kürdici yok Kürdistan'ın TRT Kürdiye a Türkiye'yi menek kod adar bahsabeji çünkü evro Kürdi başlanıyor ki henek mukayese bir Kürdici ülke bu. Devam ne diyor bir haber ne diyor misal bence her Kürdistan tabii haberler bahsediyor yani tohtiler bile her teyyin röportaj monolog ve interview video şironen hamu bir şey ki televizyona ki üniversite amcacı BBC CNN anlayışı tuzak dahi dumanş dahi le tratsiya hadi ev stanik hamadi ki vakt profesyonel kartine o pemgine bazı misal verin yani mesela bizim roznamavana ki televizyona A, B, C ne problemi? Kezdeki siyasetvan, an ekonomivan, an artist, an şovmene ki davet edilmiş bu interview verdik. Dematım derek yani ev roşnamavane kanala bir televizyona A, B, C yani ev kesi bir davet edilmiş ne kari? Çünkü xel bixwaze ev kesa bipeyile. Xel bixwaze rüyü kesi stafine bike. Ev roşnamavane bir davet edilmiş. Gelek jara yekşi وقت تئوریک نمیشه چاپیده ای، دو وقت پروفسیونال نمیشه چاپیده ای، او که میوانی آنی وی مجبور به کدوم پیده، زوره بده. یعنی گل بیچاره یک دو پیده اساس، وقت هم برسیم هم چیزی پرسیده که، جبوه ده وقت مینا کرد بیشتر یعنی از بیشتر. ام بیش وقت دوکومنتال ام بیشتر ضعیفه، ام بیش وقت ویژه ضعیفه، وقت ساتیرا مثلا ام بیشتر انجبات دکن یعنی عملت دکن، دیگه قناره کردی ده پکمیجی هبه، شیوجی هبه، شایجی هبه. مثلا ساتیرا یعنی o pekinin endişesi, o endişesi underholding şimdi diyeceğim. Mesela diyor ki takriben tümleyi, takriben. Yani eğer tu mukayese edin mesela bir misal edin. Tanrı Kurdi, TRT Kurdi mukayese edin. Tanrı Kurdi, TRT Kurdi. TRT Kurdi saatiyle gelmek bilir Tanrı Kurdi. Ev aşağıda ki هیچ باز خود تلویزیون اجتماعی نه اساس داخل اجتماعی پیک نیم راست جواب. اف همه چیزی که ما اجتماعی باشه که الکترونها کامپیوتر هوا چی بود یعنی اف کردستان تله روشن هنگی جنوب برسه روشن کردستان تله جا تلویزیونی کردی هر چیزه ورد حسابی yani işte bahs ediyor işte namda. Amdejin ev Kürdsat yani az nahat dedik belki gelmek ki bir vakit çok izleyin. Ev bu amde Ronahi TV, Ronahi TV o kudanız Rojavaya Kürdistan'ı başlanıyor ki. Amdejin lever ki ne şey kanal heye. Amdejin lever NRT heye. از بین هم هنگی از نخواهد وقتی بسیم وقتی از بین گل لکنه که حیف به وقتی نمونه که به فدریک اسلامان رودا تیوه هی یعنی بیشتر پیام تیوه هی یعنی اولی کوی تلت کردی هی و یعنی اولی کویش باشه از هنگی بحث کنه یعنی مقایسه کردی که امین تلویزیونی کردی ده çok var televizyonu kurduğu bu kaide o kuralları ki namletleri o standartlar ki bu gözlemesin anlamasın. Rasya halı televizyonu برادر بحث راست مدیا کردی اگر مقایسه نمی‌بریم گله قاویتی گله کشکتی لی ام مدیا کردی هم نمی‌بریم مقایسه کنیم اما وقت مدیا کردی استرس نمی‌کنیم تو خواهد مناقشه بکنیم مدیا کردی چه کاری ابدا فتن هی تکنیک تئوریک تراکی چه کاری کردیم بیرون او نرس از حسابی یعنی برادری باشوری کردن لی رونشتن بیتریمان ماموستنه و گازن آن وقت خنا صنعتامız ne bes kemaya televizyonu kurdu diyardı. Yani o ki televizyonu kurdu ama bahs ki derbas menhala profesyonel de bulundu. Le başlıyor kursan takriben 20 saat, 15 saat
بشير روزنامه‌گری هی چه سلیمانیه چه حولیه یعنی برای 20 سالی پنج حرف نسل روزنامه‌وان yani خلاص کردن گلر روزنامه‌وانان حتی هم لکنه چه معنی کردن اندیش دیگر روشن مدیا کردی بگو حالا چه معنی کردن مدیا کردی جمع حرک پارتی در باز حرک رو بزنم بکن yani از insan bir zaman habara bahs kردن yani hem عالی فاندری هم عالی علمی لی قناعت آمده هجایی که هر دو فاکولته روزنامه‌گری چه üniversite Süleymaniye çe asıl hadin mesela bir fikrin geldi yani bütün şartları bütün gerekli aspektler bütün karın belediyenin cemaatinde falan karın bir efektifti vakit خلاص kıldı. Ama hasim hindaki yani ne bes kemayet rezone kurdi hayat ederek az hasbinin bir fakulte roزنامه‌گری seviyor fikirleri bir şey. از این بحث از این بحثان که راجع به گله که از ناخواسته دریل بکن بگوییم هناك داري تكنيكي بروبلم ذكر بس از این بعض هناك شيء از این بحث راجع هناك كيف بكن بيتر از این بحث راجع ايه كم بكن يعني كان ما فيش خالص بحث كبير Portugal bir Rusya esas radyo lekleri bu. Bazı gün bir götüren lekleri bu. Ne yapalım bu kurdu da kendimiz bağlı. Evet, sahaya. Bir bak mesela bahs değil ne az hep bu kurdu gösteriyor. Yani radyo avı yok bu zaman ambiyacık اگر امروز روزنامه کردستان کار سعی بحث کرد اگر پیشتی سیاسی سالی که روزنامه در جهان چه که در که سیاسی سالی نه دوست پیش سال سیاسی سال وقت تاریخ نه دور دوست هشتم نه وای فرق نیست لأن مثلا دوباره رادیو کردی پیش بود امروز رادیو 1850 امروز عالم انگلیسی و فرانسوی و دستپیکرن و دستپیکرن که چه کرد ده 1930 نهاد امروز رادیو کردی دستپیکرن بشه yani کار لگور چاپرمنیه رادیو بهتر دست کوش آنه کرد. رادیو اولی وقت نزدیک رادیو بغدادی که حضرت نوسی نه دست بکری جوخه افراد بهتر گله رادیوی هم یک کردینه نه یک کردانه. یک اندیشن پشتی شر جهانی دنمی آنچه دریا شر جهانی دنمی حسابه devleti teyze yazın yani İngiliz, Fransa, Rusya hesabı önce o kurdu ki bu المنطقة بيجمع كل فاكتور من المنطقة بسبب أساسي خاصة أو شيء خطاب الكردار كذا كقارن الكردار بالتسيير فاكر الكردار والسياسة وحب نشيدين شو بيجي عملية نيرن راديو بغداد يعني بيجي عملية نيرن حزار نسمع سيبنا هذا سبيكرية باش عملية نيرن راديو بيجي فرنسيا أساس هو التشبيهو رحمتي كامرا بدرخان وجبه إدارة كده باش رحمتي نورالدين زاد راجي راديو كاركه باش يعني بينن هم بيجن راديويا هايفا لحظة مثل تشل بدال أوجي إنجليزا شكله که وقت مثلا بقول حسابي من جه وقتی که کو فرانسه جالی کی مداخله دکردن انگلیسی جالی کی مداخله دکردن خواهد مداخله خود بشیدن جبوی جمع بیر چند نهاد انگلیس لهایفای یعنی فلسطینی رو لهایفای اولی رادیو که آواز دکرد و قال لك روشن الراديو از بحث دکن يعني قال لك بداون هم وقال لك روشن بینه كل کار کن روشن بینه قال لك بالناس دکن حتى قال لك جه از قال لك حوالي روسي ناس دکن قال لك هو كسانات شخصي ناس دکن دوستانی آن هیچ بیایی اندین چند زاده رمزی خزداری عبدالله قرآن کار کرد يعني روشن بینه کردن باشه اندی بینن یا چه شده اندی بینن سردما جمهوریت محاوات ایده اندی بین ایدی اف رادیو رادیو کردی نه که بس کردیه این آکردایی نه کسی وکیلیه بگم ممکن تکنیک köşeyi bu Sovyet bölgeleri bu tekniğe kadar Sovyetleri bu mümkün teknik Sovyetleri almak gibi. Le radyo ne az Sovyetleri? Radyo a Cumhuriyet'e mahava değil. Hazar müstüşen şal avabuyu. Başlayan dilin İrani, endişe İrani devletleri derim ki اوج حزاران دیدن انگلیس جاری کی فرانسه جاری کی روس جاری کی ده بخاری کرده و آنها بشین اوج 1950 داده لسنه رادیو گذاشتن و بس دکتر قال لك باور كان هذه كده انا شغال دريت كرديا قال لك خلاص وشان كده ليش يعني ايراني هوا دربيان هوا کی کار
غير بروباغندا انجليزيه او فرنسيه او صابر بالكويجي وانجي راديو بكري هالشيء باشك عندنا نرك یک رادی هری مهم یعنی شو از رادی از این ها بحث کن دو رادی هری گرین که تحصیل آن سر کجا شبیه یک رادیو قاهره آب بیش هر واحد تحصیل شد و یک رادیو ایرانی یعنی یک اساس کجا پرده گذاری کردیه تحصیل کجا کردن گلک وجه مفصل دارن که گلک کرد ل مثلا عند بینی که رادیو های پشتی که سنتو لمنطقة خردة لوزارتان الجنوبية بشتي عبد الناصر في مصر أو دسبينكي جبوك كارب أو جي تأثير الكردابك أو كارب أو سياسة سنتو عن كارب بتيش سكنة أو راديو كده راديو قاهرة أو راديو قاهرة جي باور كن قال جو بدي وبيجي وزانن دبيجي دما راديو قاهرة بدك الشيء كونترول سيري تركي القاهرة تجوان بيزه كنت تدخلي ناب كاري ما ذكر يعني كنت تدخلي ناب كاري ما ذكر أغلب يباركنا مبغرن مصري بالكسيارة ما جرد باش ما كرد الجمع هنا دبيجي ناب اللي بيجي مش ما بعض ذكر إذا سمعوا جويد يعني وقت أغلب يعني كاري تقوليسي ده بيد الحفلة الدخان يعني فرحي وقت ذكر راديوی کرده پاشه و کنده آن پیجان سوویت اندیش بود رادیو ایرانی بکرد دوی رادیوی گله گراشون بیده کرد همون پاشه از دخال بحثا هنک رادیو هبکن ده 1957 نویسکاری ترکو گولی او نویسکار اگر هنک بالامش نویسکاری ترک نو گلون تشکیلی که در حق رادیوی قاهره ارتشتا پاشه هم دیبین لسال 1963 لبلغارستان راديويا دنگه قبل العراق دست بوشانه ديكي او راديو بيت راديو بارتيا كومونيست عراقية وقال لجوان عسكر روشنبيري وقال لجوان دوستي بيريجي روشنبيري كل وقت ازدين مصطفى عصور بركستي دشير كردي بشارة دويتن ديدش پاشه عمله دیدید 1963 چکسلواکیا دنگه ایرانی دست بوشانه ديكي او دنگه ایران فارسی و آذری و کردی ديكي و دوی برپرس بشه کردی دیسا باور میگه جوانات که کریم کسانی رحمه خدا له زندان وفات کرد او بسیاره ديكي یعنی عمله میرن که پاشه قوم دان کسی شورش ایرانی که رادیو دنگه کسانی عراق است میکنه پاشه هم دان هفته و ششاد قال هفته من هذا راديو دنگه قال كردستان است میکنه آیه که اجتماع بو یعنی به کردی از حاضر بیش مدیا کردی نه همه ور ایرو حقیقی حالی مدیا کردی رشته نزدیک کنه رشته بین رشته باش کرد لیو از وقت بحثا ناش که همون باشی نه روی معنی که امروز بر مدیا پروفسیونال بندگی که امی پیش برد یعنی ما یعنی اگر امور نکن گفتن فرصت های خوش جبو اوردیه بیشتری او جو بجایز میشه دیگه اگر ملت تکنیک عربه نیکار اوردیا خاطر بکه هوی اوردیا غریب کرده یعنی خاطر روان اشاره بکه از حتی جو مدیا کردی جیروه اگر مدیا کردی نیکار رای گشتی کردی ساز بکه نیکار روزه بچه نیکار بچه که خالقی نمیوره مدیا روزه وقت چه کنه خالقی نمیوره روزه بتایی که بچه‌هایی خالقی میگه حسابی خوابیدن و حسابی کردن شبویشی از حتی لازم ام لسر مدیا باش بفکر و به طیبتیشی جمع يعني الوظيفة المعيشة اللي بيجوا ما بيتسر باشوري كل سنة يستمروا يسبوع شيء دلقي وان هي إمكان وان هذا المرستي وان هذا تكالي شيء أو تكالي بيدل أو بيسر كشافي شيء بكن يعني بشكل بيعمل بكن أزيد بخام تقول تاج سوسيال ميديا بيجن حاجة سوسيال حاجة يعني قناة إيرو أن كتير يروحون دان ميديا سوسيال إيرو يجي حتى تلفزيون يجي كشيا تلفزيون يدخل وميديا سوسيال يعني هل يجمع وقت ملت وهل يجمع وقت مال خالد نسل بيشتي بديا أم بيجن 20 سال نسل بيشتي 20 سال راس أمدمانة كيزاني أم الدنيا جهات جداد تجي يعني دبي إيرو بيتلي ولات بيشكت تجي ولات هم ولات إيرو سد فكرن شاوا بكارن أم نسلكش هب جود كذا أم نسلكش هب شعورا مدي جود كذا
جواب دود کرده کاری با هوا که نزدیک هست بکرد حتی هم جواب کرداجی بر حیف تقدی باکور اندیش یا جواب حتی باشور جی در باسده یعنی دیگه الی شاب به دریاره سیاسی ناده امور بگن اوید نشه دیگه هزی سیاسی حکومت هرما کردانی پارتی کردانی سیاسی به اکادمیسین کرد یک دواره سوسیال مدیالی که خودی کمپتنتن بجیبن و کاربن نه دریاره سیاسی دیاره که علمی بدن شاو کاربن به جواتی هم کاربن بده تصاعد سوسیال مدیالی هم کاربن بپارید و هم کاربن پیش خطا که راست بين كمان هيك لا تشتري جهه بحث فكره روايه ديال وقتن والباور ذاك انا حقيقه هذاك المجال جريجي كان از جال سباس ذاك و ما قدرت و خلاص سپاس شبو ما مستکرمنن ویگا بیجی روان نهیلی و گوتارا خود درباره پیدویا مدیاکی اجتماعی پیشکش بکر روان نهیلی ماموسته زانکویا پولیتکنیکا دهوکیه هر وها سروکی بشیه دمک دریجه جی دگل ماموستی کاری روزنامه‌وانی دکه کرم کفرم بله بنوضع خدای مزان دلوان زور سپاس بو وقفا اسماعیل بشکچی و طالب دیاربکر رسا کاک سعیدی زور سپاس بو هوای انهجا نویسکار انهجا روشندیل انهجا کفراستی هوای زیاده تحولانه کردیم از این محاله بکم 15 دقیقه کم بو 5 دقیقه برادری گامایی بو مناقشه بیتن بابت بون هاتیه دستشان کردن تو از سرباقن کرد و میدیا کان اجتماعی کان چند پدویه کردان جی و کو کیانک میدیا که بیتن کو یا اجتماعی بیتن همی دنگ و رنگ و کیشو و پرسد نتواتی ایگریدای آسویشان اجتماعی و برگا وی کانالی بهنا برجاف کردن وكو ميديان اجتماعي السلسلة الجهانية كان بحث نكون ميديان اجتماعي شيء بيناسك بيني ميديا كتمام يا سر بخويا ويا بلانا مثلا سر چه حزب وجروب وان رخراء كبنينك وبشتغاني اللي بهدا كلام وهرسا ميديا كبركة أبونا دارا أنكو خالق وكو باج ددتا أبي ميديا داکو دستکاری و مایته کردن نهتت کردن پیام و نوارکا اوی میدیای دا برمونه وکو بی بی سی یعنی سالانه ولاتین بریتانی 145 پوانتا دن بو اوی تلویزیونی بس یبویا مرکه کو ناسنامه بو ولات بریتانیا کو سلسله جهانی نابودنگی که اجاد زور پیدا کردیم. اگر بهم بحث بکنیم که کردان چند نزدیک گونه مثلا هبونا میدیا کان اجتماعی دا جهداخوی که همی کانال و سازین و پشت سالا 1990 که پیدا بوی الباشور و پارچندین کردستان به هرابتر یعنی نونراتیا آلین سیاسی گیرینه پارتکا سیاسی، گروپک سیاسی کیانه سیاسی و طیبتی جی اف کنگی اف یک دیار بویا وقتی هر بجارتن آندا ببینی اوی کانال خود زد کرد اوی خود کسب کرد و هم یعنی برجمندیت حالاتی بچه افران نگیرن بتر در برینش سیاست و مرکا پارتکا سیاسی ها دستنشان گیرید کن البیره فرا چه پیدا کرن اگر که هم بیشتر مکردام بدی میدیا که اجتماعی هبیدن فرا سرانسلی بجیم جهه که کنفرانس